بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت بینەرە ئازیز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پەیام. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی میهری ڕەمەزان بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست شادەبین. ئەمشەو لەگەڵ هاوکارم جەلال محەممەد پشبەخوا بەرنامەکە بەڕێوە بین لە خزمەتتان نابین کۆمەڵێک تەوەر و بابەتمان بۆ ئامادەکردوون جگەل لەوەی کە وەک دوێنێ شەو هاوکارم باسی کرد پرسیار و وەڵاممانە بێت ئێوە لە ڕێی ژمارە تەلەفۆنەکانەوە پەیوەندیەکەن چەند تەوەرێکمان بۆ ئامادەکردوون ڤیدیۆکمانێ لەسەر دابشکردنی سەبەتەی خۆراک هەروەها بڕگەی ڕۆژووی تەندروستمان هەیە بڕگەی خواردن ئامادەکردنمان هەیە هەروەها بابەتێکی سەرەکیمان هەیە کە ئەم شەو گفتوگۆی لەسەرەکەین بە میوانداری دوو بەڕێز کە باز لە پرۆژە پەروەردەیەکانی کۆمەڵی دادگەری ئەکات ئەمە تەوەری سەرەکی بەرنمەکەی ئەم شەوانە بێت. سپاس کاک دانا بەخێر بێت. زۆر سپاس. سپاس بۆ تۆش. ئازیزان و خۆشەویستان سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت تاعات و عیبادەت و ڕۆژووتان قبول بێت ئینشاءالله. ئەمڕۆژ لە خزمەتانین وەک کاک دانا ئاماژەی پێکرد ئەمە سەرجەم بابەت و بڕگەکانی ئەمڕۆمان دەبن تا کۆتایی لەگەڵمان نابن ئەوەی کە ماوەتەوە من باسی کەم پرسیار و وەڵامە کە پێویستە هەمووتان ڕاستەخۆ لە ڕێگەی تەلەفۆنەکانتانەوە لەگەڵمان نابن هەر کەسیش ئەمشەو وەڵامی ڕاستی زانی ناوی دەچێتە تیر و پشکەوە هەموو شەوێک کاک دانا کەسێک لە تیر و پشکدا ناوی هەڵدەبژێرین بەڵام ئەمشەو خەڵاتی ناکەین کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان 28 مانگر ئەگەر 28 ڕۆژ و مانگر 28 کەس 29 بۆ 29 کەس 30 کەس هەڵدەبژێرین ئەوانەی کە شەوانە ناویان دەردەچێت لەناو 30 کەسەکەیە 2 کەس هەڵدەبژێرین کە خەڵاتێکی تایبەتمان بۆ ئامادەکردوون پێشکەشیان دەکەین پرسیارەکانمان زۆر ئاسانن بۆیە هەمووتان دەستبەرن بۆ مۆبایلەکانتان لە دوای بڕگەی کەشوهەوا دێنەوەلاتان بۆ وەرگرتنی پەیوەندی تەلەفۆنەکانی ئێوە دەچینە لای کەشوهەوای شار و شارۆچەکانی کوردستان. بەڵە بەڕێزان وەک ئاماژەمان پێکرد ئەم شەو تەوەرەی سەرەکیمان بریتە لە بابەتیان پرۆژە پەروەردەیەکان کە کۆمەڵی دادگەری کوردستان گرنگیەکی تایبەتی پێداوە لە مەڵبەند و ئۆرگانەکانی خۆی بە تایبەتی لە ڕێگەی ئەنجومەنەکانەوە لەسەر ئەم بابەتە لەسەر ئەم تەوەرەیە کە تەوەرەی سەرەکی ئەم شەومانە میوانداری دوو بەڕێزمان کردووە لە ستۆدیۆ بە خۆشحاڵیەوە لەگەڵمان میوانن لەسەر ئەم تەوەرەیە ئەدوێن هەریەک لە بەڕێزان مامۆستا عومەر وەهاب بەڕێوەبەری یان بڵین بەرپرسی قوتابخانەی عەبدوڵای کوڕی عومەر بەخێر بێت مامۆستا یاخوا بەخێر بێت هەروەها زۆر سوپاس هەروەها کاک قاسم فەقێ بەرپرسی ناوەندی ڕابوون تۆش بەخێر بێت قوربان بەخێر بێت زۆر سوپاس بەخێر بێت تاعات و نوێژ و ڕۆژ و تاعاتتان قبوڵ بێ لەگەڵیەوە ئینشاءڵڵا چۆن بنەڕۆ لەگەڵ ڕەمەزان سپاس بەخوازەوەکەی وایە وڵایتر من لە یەک جوابینەوە ئەو ڕۆژێ ڕۆی باش بەڕۆ کاک ڕزاق باز لە کاک قاسم هەڵبەتە دوو ناوی هەیە بەڵێ با بڵێ ئەگە زیاتری نەبێ مامۆستا قاسم سەبارەت بە
پرۆژە پەروەردەییەکان لە ناو ئۆرگانە جیاوازەکانی کۆمەڵی دادگەریدا لە ڕەمەزاندا تاوان دەبێت گروتینێکی جیاوازی هەبێت لە کاتەکانی تردا بەڵام بەگشتی با قسەی لەسەر بکەین ئەو پرۆژانە چی و چین کە ئێوە لە خەمی پەروەردە و فێربوونی مناڵانن چووکە بە تایبەتی ئەم 2 ساڵە کە کۆرۆنا لارەدا هەیە گرنگە هەموو چین و توێژەکان ببێت جیاوازی گرنگی بەم بابەتە بدەن. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على خير خلق ومن والاه. ولا من سرتا دەستخۆشتان لەگەڵ خۆگەر پاداشتان باتەوە بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە بە دڵنیاییەوە کۆمەڵی ئیسلامی و پاشان کۆمەڵی دادگەری یەکێک لە خەمە گەورەکانی پرۆژە پەروەردەییەکانە ئەم خەمەش لەسەرەوە شۆڕ بۆتەوە بۆ خوارەوە بۆیە ئێمە لە ئەنجومەنی سەربەرزی کە ئەنجومەنی سەربەرزی مامۆستادانە خۆی لە نزیکەوە ئاگای لێیە کۆمەڵی ئەنجومەن لە خۆی ئەگرێت لەوێەوە 4 ئەنجومەن 2 خوشکان 2 برایان دەستمان داوەتە پرۆژەی پەروەردەیی لە ساڵی 2015ەوە ئێمە ئەنجومەنی 6 و 8 کۆمەڵی ئیسلامی و ئێستا 6 و 8 کۆمەڵی دادگەری کوردستان ئەو کات ناوەندی ڕابوونمان دروست کرد و سپاس بخواوە لە ساڵی 5دایە و گرنگی و پێویستی ئەم پرۆژانە ئەلحەمدولیلا لە خەمی ئێمایەوە هەنگاوی باشیشمان بۆ ناوە لە داهاتوە ئینشاءڵڵا لە خزمەت جەنابتانە وردەکاریەکەی بازەکە ئینشاءڵڵا لە خزمەتتان نابێت. تاوان کاک جەلال با بڵێن ئەنجومەنی سەربەرزی بە شێوازی کشی کە 4 ئەنجومەن لە خۆیەگرێ سەر بە ماڵبەندی سلێمانی کۆمەڵی دادگەرین و یەکێکن لەو ئەنجومەنانەی کە بارەگای خۆیان هەیە و ئاماژەی پێکرد ئەم ناوەندی ڕابوونە ژمارەیەکی زۆر قوتابی کوڕکچی لە خۆی کۆکردۆ لە تەمەنە جیاوازەکان وەکتوتە کاک عەبدوڕەزاق گرنگەکە لەوەیە ئێوە لە ماوەی ئەم 1-2 ساڵەیە کەم کۆرۆنایە هەبوو قوتابخانە وەکو پێویست بەداخەوە نەبووە ئێوە توانیوتانە لەگەڵ بابەتە پەروەردەییەکانە تا چەند بتوانن ئەو فراغش بۆ مناڵان و قوتابیان پڕ بکەنەوە کە لەگەڵ شانبەشانی بابەتە ئاینی و پەروەردەییەکانە بابەتی قوتابخانەش بخەنە سەر ئەرکی سەرشانی خۆتان. ئێمە بەهۆی کۆرۆناوە نەمانتوانیوە خولی پێشتر خولی هاوی نەمان هەبووە خولی هاوینەش زیاتر تەقویە معلومی جەنابتانە پێش کۆرۆنا خولی هاوێ نەمان هەبووە و ئێستا بەداتا لامە تقریبا لە ماوەی ڕابردووە 5 خولی هاوی نەمان کردوێتەوە بۆ نزیکەی 500 بۆ 600 قوتابی لەو سنووری خۆماندا بەڵام بەهۆی کۆرۆناوە نەمانتوانیوە خولە هاوینەکان کە قەرەباڵغیەکی زیاتری هەیە حتا ناوەندەکەی خۆمان کە ناوەندێکی پەروەردەیە قورئانی پیرۆز پەروەردەی ئیسلامی فەرموودات تا دوایی ناوەندەکەمان هەتا ماوەیە کرد بە ئۆنلاین بەڵام خۆشبەختانە لە دوای ئەوەی کە دەستمان پێکردوێتەوە تۆزە دەستکراوەتر بووینەوە و وەزعەکان تا ڕادەی ئاسایی بوونەوە ئێمە سپاس بخوا دەستمان پێکردوێتەوە و ڕێژەی قوتابیانیشمان ڕۆژ بە ڕۆژ لە زیاد بووندایە. زۆر باش ماوەسا مەروابین لای جەنابەت ئەوە وەکو ناوەندی ڕابوون وەکو با بڵێن قوتابیانی لە سەرەتاییەوە ئەگەر بڵین لەو تەمەنەوە لە تەمەنی 6 ساڵەوە لە ناوەندەکەی هەیە بەڵام تایبەتمەندیکی تر هەیە لە قوتابخانەی عەبدوڵای کوڕی عومەر حەزەکەم لە زاری جەنابتەوە پێناسەیەکی ئەم قوتابخانەیە ئامانجی چییە چێتیا بەشدارە قۆناغەکان چین کار و چالاکەکانی ئەم قوتابخانەی لە ڕابردووە چی بووە؟ بسم الله الرحمن الرحيم. طبعا ئێمە لە سلێمانیە لە پێش تقریبا 10 ساڵێ لەوەم پێش مەدرسەی عەبدوڵای کوڕی عومەر کرایەوە پێشتر نەبوو کە کرایەوە ژمارەیەکی زۆر قوتابی خۆی نووسی بەڵام علومی شەرعی وایە بێ سەبر و ئارام و هەبێ لەگەڵیا بێ بەردەوام لەگەڵیا بڕۆی لەبەرەوە زۆر لە قوتابی بەردەوام نابێت لەگەڵیا اینجا دەرسەکانیشمان لەبەرەوەی زۆر بە زمانی عەرەبیە هەم بۆ ئاستێکی دیاریکراوە بێت هەموو ئێوە لە چ تەمەنێکەوە لە قوتابخانەکەی وایە هەیە؟ ئێمە زیاتر لە 3 متەوەستەوە ئەتوانی قوتابی وەرگرین ئەو قوتابیانەی کە لە ناوەندی ڕابوونەوە بڵێن قۆناغی 6 تەواوەکەن اینجا یانە مەدرسەی عەبدوڵای کوڕی عومەر و دروسە شەرعیەکانە خوێنین ئیتر قۆناغ بە قۆناغی 1 و 2 3 تا 5 هەیە بەڵام ئێمە لە 2007 دەستمان پێکردووە ئێستا 3 قۆناغمان هەیە قۆناغی یەکمان بڵێن 8 دەرسە خوێنن لە ساڵێکە بە 2 کۆرس کۆرسی یەکەم 4 دەرسە کۆرسی دومی 4 دەرسە وەکو قوتابخانەی بڵێن وەزارەتی پەروەردە
ئیمتیحانی 20مان هەیە ئیمتیحانی 6مان هەیە لە کۆتایی ساڵە کارتیان ئەیرێتێ و نمرەی وەرەگرن کاواتە تا ئێستا مادەم لە 2017 جەلال تەخەڕوجتان نییە یانی تەخەڕوجمان نییە تا ئێستا ئێمە قۆناغی بڵێن خوشکانمان قۆناغی 4مان هەیە قۆناغی 3مان هەیە 3مان نییە لەبەرەوەی یاسای قوتابخانەکەمان وایە ئەبێ پۆلێک لە 5 تەلە بەکەمتر نەبێت جا پۆلێکمان هەبوو 3 تەلە بوو لەبەرەوە نەمان هێش ئێستا قۆناغی 1 و 2 4مان هەیە لە خوشکانە لە برایانیشە قۆناغی 1 و 2 3مان هەیە وا قسەکانەکەی خوشکان و برایان جیاوازن ینی کاتی دەوام و دەرس خوێندنەکانیان بەڵێ لە دوو کاتی جیاوازە خوشکان بە ڕۆژ دەرسە خوێنین لە 2 ڕۆژی جیاوازە بەرایانیش بەشەوە بەڵێ زۆر باشە کاک قاسم دەمەوێت بزانم ئایا ئەمانم ژمارەی قوتابیانەی کە لای ئێوە هەن بە کوی گشتیان چەندە و ئێستا کە ئێمە دەڵێن ئەم پرۆژەیە لە ناو بارەگای کۆمەڵی دادگەری خەڵکانی یەکسەر ڕەنگەوا بیر بکەنەوە ئەمە بە حەزبیان دەکەن یاخۆت تەنها بۆ کوڕ و کچەکانی خۆیان دەبێت چۆن ئێمە بینەران تێبگەێنین لەوەی کە ئەم پرۆژە پەروەردەیانەی ئێوە هیچ فەرقێکیان لەگەڵەوە پەیمانگە هەلیانەیە نییە کە دەبێت بۆ درێژایی ساڵەکە 2 ملیۆن بدەیت لە کاتێکە ڕەنگە پەروەردەیەکە ئێمە لە هەندێک بابەتە زەمانت بێ قیامەتی بێت تەنها دنیاییش نەبێت وایە وانەکان بە دیاریکراوی چین وانەی حزبین یا وانەی پەروەردەیی و وانەی فێرکاری وانەی قوتابخانەکانن مامۆستای بەڕێز دیار ئێمە ئەگەر هەر خەریکی کاری حیزبی بین کارە حیزبیەکان ڕێخستن و شانەوە مەسەلەن ڕێکخرا و بەو شێوەی کە ئێستاش هەیە ئێمە ژوورێک بەشمانەکات بۆ ڕێخستنی حیزبی هەشتوانی دوایی هۆڵێک بگرین بەڵام بە پێچەوانەوە ئێمە ئەوەی کە هەمانە ئێستا ئەتوانم بڵێم ڕێژەیەکی زۆر باش قوتابیمان هەیە ئەو ڕێژەکەی مامۆستا عومەر بۆ خۆی دانم دوایی با خۆی باسی بکات ئێمە تەنها ناوەندی ڕابوونمان 400 بۆ 450 قوتابیمان هەیە لەم ڕێژەیە تەسەورەکەم لەوە چییە ڕوبعێکی خەڵکی ئەندامی خۆمان بن ئەجینا خەڵکی بەعام مناڵی ئەو خەڵکەیە کە لە دەوروبەرەوە سوپاس بۆخوای گەورە لە هەموو سنوورەکەشان ناسراوێن ینی بچێرە هەر گەڕێکێک کۆمەڵی قوتابی ئێمەی تایە سەرباری ئەوەش ئێمە هەر بەمەشەوە نەوەستاوینەتەوەکو جەنابی مامۆستا عومەر ئیشارەتی پێکرد قوتابیانی ناوەندەکە ئەچنە مەدرسەی عەبدوڵای کوڕی عومەر بۆ علوم شەرعی دەرچووەکان و مەدرسەی دارولحەدیثمان هەیە کاویش نزیکەی 50 تەلە بەمان هەیە بە خوشک و برا مەدرسەی پەروەردەی یا ناوەندی پەروەردەی خوشکانمان هەیە ئەویش دوو ناوەندی پەروەردەیمان هەیە دوو ئەنجومەنی جیا ناوەندی چرا و ناوەندی پاک ئەویش هەر نزیکەی 50 تەلە بە 50 تەلە بەیان هەیە بە دوو دەوامی جیاواز ئێمە ناوەندی ڕابوون بەو ئەو ڕێژەتە لە بێت تقریبا 6 تاقمان هەیە هەر تاقی کۆمەڵێتە لەبەر جومعان دوو تاقمان هەیە کچان و کوڕانمان جیایە دووشەمان پێنجشەمان هیچ قوتابیەک دووبارە نابێتەوە و لەگەڵ ئەوەشە وانەکانیش کە جەناب پرسیاری وانەکانی کرد وانەکان قورئانی پیرۆزە تەجویدە پەروەردەی ئیسلامیە فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەموو ئەو وانانەیە کە پێویستە بە مناڵەکان بوترێت واتە پەروەردەیەکی ڕاست و دروست بەحقەت ئێمە ئێوانەکانی زمانی عەرەبی ئینگلیزی زمانی عەرەبی و ئینگلیزی وەکو پێشتر ئیشارەتم پێکرد مامۆستا جەلال ئێمە لە خولەهاوینەکانە توانیمانێت ئەو تەقویە بکەینەوە چونکە ئێمە لەبەرەوەی یەک دەعمێکی مادیمان نییە بۆ مامۆستا بۆ بەڕێوەبردننی خولەکە مەدرسەکان جا بە ئەو بکەین بە پرسیار دامی مادی ینی بۆ نمونە پەیمانگا هەیە لە سەرتاش ینی هاوکارم ئاماژەی پێکرد ینی بڕێک پارەی زۆر لە با بڵێن بەشداربووەکانیان وەرەگرن لەژێر ناو و ناونیشانی زۆر با بڵێن باقوبریق و سەرنجڕاکێشە کە لە ناوڕۆک شاوانین ینی ئێوە چێ دەعمتانەکە ئێوە چۆن ئەم مەدرسەیە پێداویستیەکانی قەرتاسیە ڕۆژانە چوزانم بارەگاکە بەڵە سەرما و گەرما مامۆستاکان چۆن ئیشەکانی خۆتان بەڕێکن لە کاتێکە ئێوە چالاکیشتان ینی ئەچنە دەرەوەی بیناکەی خۆشتان ئەمانە چۆن ئەنجامیان وڵا ئێمە دووبارێکەوێ هیچ دەعمێکی مادیمان نییە ئەو ڕێژە قوتابی کە ئەو ڕێژە قوتابێ زۆری کە هەمانە زیاتر هەوڵمانداوە لەسەر پێی خۆمان بوەستین ماگانە شتێکی ڕەمزی ئەگەر لە 110 قوتابیەکانێش بەو بارە ناهەموارە ئابوووریەی کە دروست بووە لەسەر شانی خەڵکی
لە سادەی شتێکی ڕەمزیان لێ وەرەگیرێ بۆ بابەتی قرتاسیەوە جنا لە نەوەتەکەی تری ناتوانین بەڵام ئەوەی تری کە ماوەتەوە لەسەر شانی خێرخوازان خۆی گەورە پاداشتی کۆمەڵە خەڵک باتەوە دوور و نزیک دەستیان پێمانەوەیە وە جێگەی خۆشێتی لێرەوە سوپاسی یەک بە یەکی ئەو مامۆستا بەڕێزانە بکەینەمە بە کۆی گشتی بیناکەمان زیاتر لە 7 بۆ 75 مامۆستامان هەیە کە دەرسیان تێڵێتەوە دەرس لەو مەدرسە و ناوەندە پەروەردەیانەیە ئاڵێتەوە کە ئێمە هیچ دەعمێکی مادی ناکەین ئیلا مەگەر مەعەدال مەسەلەن هەندێک مامۆستامان هەیە مەسەلەن زۆر ئاستی هەژاری لە خوارەوە بێت لە پرۆژە هاوکاریەکانیمانەکە ئێمە هەر وەکو ئەنجومەنەکان وەکو ناوەندەکە بە تایبەتی وەکو ئەنجومەنەکان بەمەوە نەوەستاوینێتەوە پرۆژەی هاوکاریشمان هەبوو یعنی دەستمان بدۆ بۆ زۆر شت پار لە کەرنتینەیە کە ناوەندەکانمان نەبووە توانیمانە بە پاش فەزلی خوای گەورە بە هیمەتی برایان هیمەتی خوشکان توانیمانە نزیکەی 600 بە 650 سەبەتە خۆراک لە سنووری خۆمانە بەڵام ئەو لەوێت بۆ مامۆستایان و قوتابیانی ناوەند و مەدرسەکانمان بووە لێرەش عەفو مامۆستا یەک نقطە هەیە کە زۆر زەڕورە ئێمە کۆمەڵ بە تایبەتی ستافی ئەو دوو ئەنجومەنە یعنی زۆر ماندوو بۆ دوای شەڵا گەرد مەجار بوو شارت پێکەن کە ئێستا سوپاس بخوا خاوەنی بینایی خۆمانین هەر بە ڕێگەی خەڵکی خێرخواز و ئەو خەڵکەی کە ئەو هەست و شعوری هەیە کە ناوەندی پەروەردەی و شوێنە پەروەردەیەکان زۆر زەڕورن هەبن باش مامۆستا عومەر ئەگەر بینە سەر مەدرسەکە فەرموون لە سیم تەوەستە بەدواوەیە کاک عەبدوڕەزاق ئامارێکی وت لەوەی خوان ئەگەر تۆ ینی ژمارەیەکی دەقیقت لەبەر دەست بێ چەند قوتابیتان هەیە و ئایا ئەو بابەتانی ئەی خوێنن دوجار کە قوتابی دەچێت باڵین تاقیکردنەوەی دەرەکی ئەدا جەلال بۆ لە باڵین لە قوتابخانەکانی سەر بە وەزارەتی پەروەردەیان سەر بە وەزارەتی ئەوقاف ئایا بابەتەکانی ئێوەش ئەو بابەتانن کە لەو مەداریسانە خوێنرێن یان نە بەڵێ ئەو بابەتانی کە ئێمە خوێنیت تەوان پێشووی دەستمە سەر بابەتەکان ئەم مەدرسەی عەبدوڵای کوڕی عومەر لە نزیکەی 14 شوێن و شار و شارۆچکەی کوردستانە هەیە بەڵێ لە سلێمانیە ینی ئێوە لقێکن لەوانە ئێمە لقێکین لە سلێمانی مامۆستا عەفان مدیری مەدرسەی عەبدوڵای کوڕی عومەر لە سلێمانی مامۆستا عەبدولعەزیز مدیری هەموویەتی ئێمە لقێکین لە سلێمانی چەند قوتابیتان هەیە نزیکەی 6 بۆ 65 قوتابیمان هەیە لە خوشک و برایان سێ مەرحەلەکە بەڵێ طبعا بڵێن قوتابی ئەو مەدرسەی ئێمە وایە زیاوەکە کەمەکە بەهۆی ئەوەیە هەنێ قوتابی هەیە لە مەکتەبە خوێنێ هەیە لە زانکۆ خوێنێ ناتوانێت بە بەردەوام بێت لەبەرەوە زیاوەکە و کەمەکات بەو شێوەیە ئەو مەدرسە ئەو بڵێن بابەتانی کە لای ئێمەش دەخوێنرێت هەم لە کولیە و لە مەعهەدەکانی حکوومەتی هەرێمە ئەو بابەتانە ئەخوێنرێت و تەنانەت ئێمە قوتابیمان هەیە لەسەر لە کولیە شەریعە خوێنێ لای ئێمەش دەخوێنێ ئەڵێ لای ئێوە زیاتر ئیسفاداکەم یان هەمانە کولیە شەریعەی تەواو کردووە لای ئێمە هەر بەردەوامە لەبەرەوە ئەو بابەتانی لەوێ خوێنی لەوانەی بە تێروتەسەری نەخوێنرێت هەیە هەر بۆ دەرەجە بڵێن خوێنوێتی بەڵام ئێمە هەم مامۆستایان خۆپاداشتیان باتەوە هەم قوتابیەکان هەمووی خۆبەخشانەیەن بۆ ئەم دەرسە و ئەیانەیە علومەکە فێر بن مامۆستا خەڵکێک 2 میلیۆنەدا لە پێناو وەرگرتنی بڕوانامەیەک بڕوانامەی مەکتەبەکانی و قوتابخانەکانی و تا چۆندە ئەعتیباری هەیە و لەکوێ ئەعتیباری هەیە ئێوە تەنها گرنگ پەروەردەکەیە بۆتان ئەگەر و پرسیاریان نیشتیکەشی بۆ زیاد بکەم تا چەند کۆنتاکت و عەلاقە و ڕەبتان هەیە لەگەڵ لایەنی پەیوەندیدار چ ئەوقاف بێ چ بڵین پەروەردە بێ ئێمە نە ئەوقاف نە پەروەردە هیچ کۆنتاکتێکمان نییە بڵین پێش 12 ساڵەوەم پێشکەم مەداریسانە هەبوو لە کولەی مامۆزای بەغا و کەرکووک قوتابەکانی مەدرسەی عەبدوڵای کوڕی عومەر وەرەگیران و ئەتوانی دوای ئیمتیحانێکیان وەرگیرانێ لە کولایانە تەواویان کردای بەڵام ئێستا ئەو وەرگرتنەش نەماوە بەڵام ئێستا ئەلە مەدارسانەی ئێمە کە قوتابی بڵێن مەرحەلەی 5 تەواوەکات بڵێن شاهدەیەکی بۆ کرێ دوای ئەوە خولێکیان بۆ کرێتەوە ئەوەی ئارەزومەند بێ ئیجازەی بڵێن مەلایەتی وەرئەگرێت و ئەتوانێت بۆکو ئیمامەت یان نەوەکو خەتیبی لە یەکێ لە مزگەوتەکانی کوردستانە بەخۆبەخش دەوام بکات ئەوەی هاوکارم وتیانی دوجار دوای ئەو چەند ساڵی خوێندن و بڕوانامەکە لە بەرامبەر وەرگرتنی ئەو بڕوانامەی لای ئێوە چەندێک پارە ئەدا پارەی تیانی لای ئێمە ئەوەی کە یەت دەرسە خوێنێت داوای پارەی لێکرێن نە بڵێن ئەوەیە بڵێن داوای شتێکی لێ بکرێت بەرامبەر ئەوە هەم مامۆستایان هەم قوتابیان خۆبەخشانەیان تاوەکو تەواوە بێت
هیچ بڵێن بڕەپارەی وەرناگیرێ زۆر باش. بەڵام ئەوەی کە خۆی ئارەزومەندانە بێ خۆی بێ هاوکاریەکە بۆ کڕینی منهەجیان قرتاسی یا شتێک ئەوە جیاوازە. زۆر باشە مامۆستا. ئەگەر ئێستا بە زۆر لە جۆرەکان باسیشی ناو قوتابیەکانمان بۆ بکە یا کۆڵان و کۆڵانەکانی ناو سلێمانی بە تایبەتی ئێستا کاکدانە بۆن من لەم فەراغی نەبوونی داخستنی قوتابخانەکان هەموو کەس خواخوای بوو پەیمانگایەک ناوەندێکی فێربوون لە نزیک ماڵیان لە کۆڵانەکان هەبێ بۆی کە مناڵەکانی بنێری. ئێوە تا چەندە لەو ناوچەیی خۆتانم فراغەتان پڕ کردوێتەوە. بۆ جارێکی تریش دەمەوێت پرسیارە دووبارە بکەمەوە بۆی کە بینەران لێ دڵنیا بنەوە. ئایا ئەوانەی دێنە ناو قوتابخانەکانەوە تەنها سەر بە حەزبی کۆمەڵن یاخود خەڵکی غێرەش دێت؟ نەخێرەوەی کە لای ئێمە تۆمارەکرێت هیچ بڵین لێ ناپرسێت تۆ ئینتیمات چیە و سەر بەچی تووچێنیت تەنها ئێمە ناو بڵین شەهادە و ئەو شتانی کە لێ وەرەگرین و لای خۆمە تۆماریەکەین و دەرسەکانە خوێنە بەبێ ئەوەی ئینتیماکەی دیاری بکەین ئایا سەر بە کۆمەڵە سەر بە کۆمەڵ نیە سەر ئەز لایەنێ بێ ئێمە وەرەگرین و بەس موهیمە وەی ئەو بەردەوام بێت سەر ئەو بڵین منهەجەی کە ئێمە ئەیبین بەڕێوە. ئێمە ئەتوانم بڵم فەراغێکی کەممان توانیمە فەراغی کەم پڕکەینەوە لەبەرەوە ئێمە ناوەندێکی پەروەردەی لە شارێکە بەشی خوارەوەی شارمان گرتووە نەک 400 لە بۆ 600 لە بۆ 1000 لە بەشمان هەبێت ڕێژەی قوتابیانی دوو مەکتەبە لە سنوورەکەیە. ئێمە معلومی جەنابتانە پێم خۆشە لێرەوە بینەران ئاگایان لێ بێوە و هەمووشان ئەزانن بەڵام بیریانە هێنمەوە ئێمە مزگەوتەکانمان لەسەر پەروەردە داخراوە و پەروەردەی وەزارەتی تەربیە و وەزارەتی تەربیەش ئەوەیە کە ئەیبینیت خەڵکی تا مەزوویە دەستی قوتابیەکەی ئەگرێت بێت لای ئێمە دوو کەلیمەی باش فێر بێت بەڵام ئمە ناش شارینەوە بە حقەت هەفتەی 2 سەعات دێتە لای ئێمە ناشتوانین زیاتر مەسەن ڕۆژی تری بۆ دانین وڵا زۆر جار تەلەبە هاتووە مامۆستایان گلیان کردووە کە ئێمە ناچار ڕۆژی ترمان بۆ داناون بەس لەبەر ئەوەی کە ئەم تەلەبەیە دایک و باوکەی کە دەستی گرتووە بۆ لای ئێمە هێناوە بە دڵشکاوی نەڕواتەوە ئێمە دەرسێکمان بۆ داناوە زەختمان کردو لەسەر مامۆستایانە کە ناتوانین هیچ هاوکاریش کشان بکەین بەڵام سواز بخوا توانیمان حد ڕێژەی کەمیش بێت دەرسیان بۆ دابنین. قسەکە ئەوەیە یعنی ئێمە ئەوە دڵنیا بن لەو خەڵکە بپرسن بابەتی حیزبی بوون بۆ مناڵێک هیچ یعنی هینێکی نییە ڕەواجێکی نییە کە من بێم مناڵێک چۆن نەکرێ بە حیزبی بەڵام ئێمە خەمی پەروەردەکەیانمانە وەسواز بخوا ئەوەی کە لاشمانە بە هەموو ڕەنگەکانەوە لامانە زۆر خەڵک لەسەر شاشە دەرەکەوێ ینی کاک عەبدوڕەزاق تا چەند شوێنەکەی ئێوە گونجاوە بۆ ئەو ناوەندە و ئەو بابن مەدرسەی کە مامۆستا باسیەکات لە ڕووی پەداویستی لۆجستی لە ڕووی کورسی لە ڕووی مێز لە ڕووی با بڵێن بابەتی سەود لە ڕووی لە کاتی زستانە گەرمکەرەوە لە کاتی هاوینە فێنەکەرەوە یان تا چەند شوێنەکەی ئێوە لەبارە بۆ میشە ئێوە یان ئەگەر شوێنەکەی ئێوە گەورەتر و فراوانتر بێ باشترە بێت؟ وڵاهی طبعا تا فراوانتر بێ باشترە تا بابەتی تەرفیهیتیا بێ ساحیتیا بێ فراوانتر بێ یەقات بێ مەسەلەن لەبری 10 30 ژوورم هەبێ من باشترە بەڵام سواز بخوا ئەوەی کە بۆمان کراوە یعنی توانی ومانە شتێکی جوانمان کردووە هەرچەند لە نەبوونیە لە دەست بەستراویە لە ئیمکانەتیە ئێمە توانی ومانە بینایەکی سێقات سپاس بخوای گەورە کە هۆڵێک لەسەرەوەیە دابین بکەینەوە کورسی مێز گەرمکەرەوە ساردکەرەوە هەتا داتاشۆ ئەوەی کە بۆمان کرا بێت مامۆستایان یاوەکو ئیداری ناوەندەکە ئیداری مەدرسەکان بۆمان کرا بێت هەوڵمان داوە بە پشتیوانی خۆی گەورە جێبەجێمان کردووە بەڵام دوجاریش لەوە چێت مەسەلەن تۆ 200 قوتابی لە شوێنێکی 200 مەتریە تا ڕادێکەم بۆ هەرچەنە ئێمە احتیفازمان بەوەشەوە کردووە بە تایبەتی لەم کاتی کۆرۆنایە مەسەلەن احتیفازمان پێوە کردووە دەوامەکانمان چۆن دەڵێ زۆرتر کردووە بۆی تەلەبە قەرەباڵغیمان کەمتر بێت. زۆر باشە کاتە ئەگەر ئەوەی کە ئێوە تەلەبە جواب بکەن دایک و باوکی تەلەبە جواب بکەن لەوەی کە ناتوانن وەریگرن هۆکارەکەی کەمی مامۆستایە یا نەبوونی پاڵپشتیە بۆ مامۆستا یاخود هۆکارەکەی ڕێگایە ئەگەر ئێوە ڕێگا و هۆڵی زیاتر و کورسی و مێزی زیاترتان هەبێت دەتوانن ئەم پرۆژەیەتان فراوانتر بکەن. وڵام مامۆستا هەم هۆکارەکەی مامۆستایە چونکەکەم ئێمە مامۆستایە دەتوانم من هەفتەی ڕۆژێک عەزەتی بەم کە هیچ هاوکاریەکی نەکەم
هەم شوێنە بێ بەرابەرە بەڵێ وڵام مامۆستامان هەیە لە کانی بەردینەوە دێت خۆی گەور پاداشتی باتەوە مامۆستامان یعنی بە تایبەتی و مامۆستانی علوم شەرعیەکە زیاتر دێن مامۆستانی مەدرسە وڵای کوڕی عومەر هەمانە هەفتەی 3-4 جار دێت هەم کەمی مامۆستایە هەم شوێنەکەش یعنی ئێمە بە ناوەندی ڕابوون ئێستا توانیمانە 6 هەفتە دەرس بڵێنەوە 6 هەفتە هەمووشی بە مامۆستای جیاواز هەمووی 3 ڕۆژ بە 6 هەفتە یعنی 3 تاقی کچان 3 تاقی کوڕان جگە لەوەی ئێمە یعنی سواز بخوان لەگەڵ ئەوەشە هەتا ئێستا هەوڵمان داوە جوابی هیچ قوتابیەک نەکەین کە یعنی دایک و باوکەکەی باش یعنی جەلال من ئێستا پرسیارێکم بۆ دروست بوو ئەمان با بڵێن ناوەندێکیان هەیە و قوتابخانەیەکیان هەیە یعنی کابڕزەق بیر لەو نەکراوەتەوە ئێوە لە دایانگەوە لە باخچەوە هەبێت تا ئەچێتە ناوەندەکە و دوایە چێتە قوتابخانەکە و دواییش مامۆستا عومەر لە دوای قوتابخانەکە جەلال یعنی پەیمانگایەکە بێ بۆ نمونە هەنی بیر لەمە نەکراوەتەوە ئەم شتە گەورەتر بکرێ مامۆستا وەڵاهی ئێمە بیرمان لێ کردوێتەوە وەسواز بخواوە هەر نەتیجەی بیرکردنەوەی ئەو بابەتە بۆکە معلومی جەنابتان ئێمە سواز بخوا لە ماوەی 2 ساڵە پاش فەزلی خوای گەورە توانیمانە بە 16-17 دەفتەر بینایە بکڕین و بیکەین بە مەدرسە ئەمە خۆی هەنگاوی سەرەتاییە بەڵام ئەوتم و حەشمان هەیە کە لێرەشەوە ڕایگەێنین و بیرمان کردوێتەوە لە داینگەوە هەمان بێت تاوەکو پەیمانگا و بەرزتریش بەڵام پێویستمان بە شوێنی فراوانتر هەیە پێویستمان بەوە هەیە ئەم پرۆژەیە تیاتە بەنیکەین پێویستمان بەوە هەیە خەڵکی خوێرخواست بێ بەدەمانەوە چونکەکەم لە جەنابیشتانی ناشارینەوەمە نزیکەی ئەو بینایی کە ئێستا کردومانە بەم مەدرسانە بیرم نەوە باسکەم نزیکەی 10 بۆ 15 بەس بازنەی قیرائەتی قورئانمان هەیە کە بۆ ئیجازەی قیرائە خوێنن جگەل لەو مەدرسانەی کە باسم کرد ئەم بینایە سواز بخوا ئەتوانم بڵم لە 1970 بۆ مەدرسە بەکاردێت لە 2 بۆ کاری حیزبی بەکاردێت زۆر باشە بمبورە ئەم بینایەکەی مە چوینەتە ژێرباری بە تایبەتی کۆمەڵێ برای بەڕێز خۆی گەورە پاداشتیان باتەوە یعنی توانیمانە نزیکەی 18 دەفتەر و نیو ئێستا نزیکەی 6-7 دەفتەر لەسەری قەرزارین و لێشی ناترسین لێشی ناترسین و ئومێدیشمان وایە پرۆژەکەشمان فراوان مامۆستا عومەر ئەگەر جەلال ئێستا خوشکێک برایەک هەل لە نزیک ئەو گەڕەکانەی خۆشتان بێ پەیوەندی بە ئێوە بکات چ بۆ قوتابخانەکە لای بەڕێستان بۆ بابەتە شەرعیەکان چ بۆ ناوەندەکە ناو نیشانی ئێوە چۆنێتی پەیوەندیکردن بە ئێوە چۆناییە من حەزەکەم لێرەوە ینی بۆ ئەو بینەروبی تەنها خەڵکی و ناوچەیە وەردەگرنی خەڵکی دەرەوە یاگە بوون خۆی سیارەی پێ بێ هاتوو چۆ بکە گەڕەکێکی تریژ قەزا و ناحەیەکی تریژ وەرەگرن ئێمە ساڵانە پێشەوەی بڵێن ناو تۆمارکەین بۆ قوتابخانە بۆ مەدرسەکە ئاگاداریە بڵاوەکەینەوە لە پەیجوشتەکانی خۆمانەوە بەڵێ ئەنجا ئەو قوتابیانی کە لای ئێمەشن زۆر جار قوتابی تر پەیوەندیان پێواکەن تۆ لەکوێ خوێنی لەکوێ دەرسەڵێیتەوە لەکوێ دەرسە خوێنی بەم شێوەیەن بۆ لامان یعنی ئێستا تەلەبە هاتووە لەم ماوەیە نەمانتوانێت لە بەروی لە کۆتایی وەرزابووین وەریان گرین لە نزیکی سەرشنار هاتوون بەلای وتم ناویانم نووسیوە بۆ ئەم ساڵ بێتەوە داویان تۆمارکەم تەلەبەمان هەیە لە عەواڵەوەتەوە تەلەبەمان هەیە لە کانی کوردە و کانی سپیکەوە ناو نیشانەکەتان کوێ لە سلێمانی حەزەکەم لێرە بڵێ لە پشت ڕەوزەی کازیوە لەسەر و پردی قالاوە ئەوە ناوشانە سەربازنەی مەلیک مەحموود لە خواری شار بەڵێ بەڵێ زۆر باشە کاک ڕەزاق دوایین پرسیارم دەمەوێت بزانم لە بوونی ئەو هەموو دەرفەتە و کرانەوەیی کە ئێستا ئەمڕۆ گەنجان و تازە پێگەیشتوان ڕوو دەکەنە کافتریا و نێرگە لە خانەکان ئێوەتون چۆن توانیتانە بە پێچەوانەی ئەمە کار لەسەر گەنجان بکەن لە قوتابخانەکانتانە لەوەی کە نزیکی و بابەتانە نەبنەوە کە خۆکارە بۆ تێکچوونی بنەما پەروەردەیەکان بنەماکانی خێزان لەوەی کە دوجار دەبینەوەی کە بەرهەمی نێرگەلەکانەکانە و قومارخانەکانە بەرهەمەکەی چیە؟ مامۆستا بەڕێزمە دیارە گەنجان چۆنەڵی لافاوێکی زۆر بەهێز هەیە بۆ لە خشتەبردنی گەنجان و هەرزەکاران جێژەڵوکەیەکەیە ئەمەش تەنها بە دەستگرتنێکی ناوەندێکی من و مەسەلەن دایک و باوکێک و لێرە و ئەبێ هەمومان هاوکار بین ئەوەی کە ئێمە کردومان مامۆستا بەڕێز کۆمەڵە گەنجی زۆرمان لە دەورە لە خوشکان لە کچان لە کوڕان خێوەتگەمان بۆ کردوون بابەتی تەرفیهیمان بۆ کردوون هەتا لە خولەکانمانە بردومان بۆ مەتار بردومان بۆ کتێبخانە
یعنی ئەوەی کە بە خەیاڵمانە هاتووە و توانیمانە بۆمان کردوون. بەڵام دوجاریش پێویستە مامۆستایان یعنی ئێمە ئەوەی کە زەربەی لەم کۆمەڵگەیە داوە زۆر دوور نەکەومەوە مەسلەی مۆبایلە ینی کەسێک گەنجێک هەرزەکارێک نێرێتە لای ئێمە 2 ساعات 3 ساعات یا بۆ مەدرسەکە هەفتەی 2 ڕۆژە یا 2 شەوە دێتە لای ئێمە خۆبێ ئەم لە ماڵیشەوە مەسەلەن هاوکاری بن لێ پێچینەوەیەکی لەگەڵا بکەن بەڵام ئێمە دوجار ئەوەی کە توانی ومانە سواز بخوای گەورە بە تایبەتی خێوەتگە و ئەو بابەتە تەرفیەکان هەوڵمان داوە بۆیان بکەن بردیان بۆ مەلاوانگە ینی بەپی تاقە و توانای خۆمان کردومانە بەڵام زۆر جاریش بیرمان زۆر شتی گەورەتر و چاکتر کردوێتەوە بەڵام دوجار بابەتە دارایەکە ڕێگەی باخەڵی گەرمیەوێت باخەڵی گەرمیەوێت و ینی ئەگەر من پارێکی باشمان پێ بێت لە بریەوەی مەسەلەن من ئەو مامۆستایانە هاوکارێکیان بکەم ئەتوانم هەموو ڕۆژە دەرسیان پێ بڵێمە لە بری 200 لە 400 لە بە توانین 2000 لە بەمانەوەی لە شوێنێکی فراوانتر بێت بەس مامۆستا بەنسبەت ئەو قوتابیانی بڵێ مەدرسەی ئەوڵای کوڕ عومەریشەوە هەم بەکاریان یانی هێنینەوە لە ناوەندی ڕابوون دەرساڵیان وەک مامۆستا بەڵێ ینی ئەو ناوەندەی لای ئێمە بە تەنها ڕەوزەیتیانی ئەدینە لە ئیبتیداییەوە تاوەکو تەنانەت ئەو ناوەندی پاک و ناوەندی چرایە دەوەرەی نەخوێنەواریش بۆ بڵێ ئافرەتانی کە خوێنەواریان وانە بێ ئەیکەنەوە و دەستیان پێڵێ ینی هەموو نەوعا فێربوونێکی تایە دەستان خۆش بێ و سەرکەوت خۆش دەستان خۆش مامۆستا بەخێرهاتن زۆر سپاس بەڵازیزان ناوبڕێکی کورت وەردەگرین و دێنەوە لاتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام دایکم سەرمایی گرنگی ژیانی منە بۆ پاراستنی تەندروستی خۆمان زەیتی سروشتی کاشۆ بەکارێنی لەگەڵ کاشۆ لە تەندروستی دڵنیابە کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی گیانی و نێودەوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی سورپرایزێکی گەورم بۆ ئامادە کردوون ئەمڕۆ هایپەرمارکەتی سەفرەتان پێ ناسێنم هەموو پێداویستیانەی ڕۆژانە لە ماڵەکەدا بەکاری دێنی لە خواردنەوە پێداویستەکانی دیتر لە هایپەرمارکەتی سەفرە بەردەچن بە باشترین کوالیتی و گونجاوترین نرخ ناونیشان سلێمانی بەرانان بەرامبەر مزگەوتی شێخ فەرید نوشی گیانتان بێ تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام بەڵازیزان دەچینە لای پەیامنێرانمان بابزانین لە کۆتایی ئەم شەو کە ئێستا شەوی تازەیەوە توان بڵێم دووەم ڕۆژی ڕەمەزانی ئیدی بزانین بارودۆخی شارەکانی هەرێمی کوردستان گۆڕانکاریەکان ئەو گۆڕانکاریە کە ڕەمەزان زۆر جار بەسەر کاروباری ڕۆژانەی ژیانمان دێنێت چی لە هەڵەبجەوە دەست پێ دەکەین دەچینە لای پەیامنێرمان سامان فەتاح سامان سڵاوی خوا لێ بێت و تەعات و عیبادەت و ڕۆژت قبوڵ بێ فەرموزانیاریەکانی هەڵەبجەمان بۆ بگوازەرەوە. سامان سڵاوی خوا لێ بێت و ئەم کاتت باش تاعاتت قبوڵ بێ ڕەمەزانت قبوڵ بێ دەمەوێت بزانم زانیاریەکان لە هەڵەبجە چین.
بەڵێ سڵاوتان لێبێ سڵاوتان لێبێ کاک جەلال دواتر باسی ئەم شوێنەتان بووەکەم کە من لێم ئێمە بازارێکی میلی هەڵەبجەیە سەرەتا لە زانیاریەکانەوە دەست پێەکەمە خۆ ئاماژت پێکرد ڕێکخراوی قوتابیانی کوردستان پێشبڕکێیەکی سەرداسەری بە بۆنەی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە دەست پێ کردووە ئەوێت پێشبڕکێەکە بۆ چل فەرمودە دەربارەی گەورەی قورآانی پیرۆز کە لە سەرداسەری کوردستانە و پێشبڕکێ ئەنجام بدرێت کە تێیدا یەکەم و بەشداربووان بە شێوەیەکی گشتی خەڵاتی تایبەت و گەورە ئەکرێن منەمێ ئەوە بڵێم کە لە ئێستادا لە دووتوێی کتێبێکدا ئەو چل فەرمودەیە لە ناوەندی هەڵەبجەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەردەستە هەر کەسێک ئارەزومەندە بەشداری ئەو پێشبڕکێیە بکات توانێت سەردانی ناوەندی هەڵەبجەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بکات بەوەی کە لەو پێشبڕکێی ڕێکخراوی قوتابیان بەشداری بکات ئەمڕۆ 4/4 33 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر تاوانی و شاڵاوەکانی بەناو ئەنفال بڕیارە ئەمڕۆ کاتژمێردە و نیو بەڕێوەبەرایەتی ئەنفال بەڕێوەبەرایەتی شەیدان و ئەنفالکراوانی هەڵەبجە لە تەنیشت پەیکەری ئەنفال لە تەنیشت مۆنومنتی شەیدانی هەڵەبجە مەڕاسیمێک لەوێ ساز بکاتوە تاجەبوولینە لەسەر ئەو پەیکەرەوە گرەز و وەفایەک بۆ قوربانیان و ونبوانی ئەنفال دابنێ ئێرە بازاری میلی هەڵەبجەیە کە شەوانی ڕابردووتریش بەدەر لە مانگی ڕەمەزانی پیرۆز ئێرە قەرەباڵغی پێوە دیار بووە منەمەوێ ئەوە بەیەوە بڵم کە نزیکەی 40 بۆ 50 گەنج وە کاسبکار وە بەشێکی زۆریشان دەرچووی زانکۆ و پەیمانگەکانی یاریمی کوردستانن بۆی دانەمەزراندنیانەوە لێرە خەریکی لەفە فرۆشتن و چافرۆشتن و خۆیان سەرقاڵ کردووە بە کارێکەوە لە هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆزیشەوە ئەم بازارە میلی هەڵەبجە زیاتر قەرەباڵغی بەخۆوە بینیوە خەڵک شەوان دێنە دەرەوە لێرە خواردن و جۆرەکانی خواردەمەنیەکانە خۆن کاک ساراوانە گەرەوەم پێ بڵێ ئێوەکو کاسبکارێکە لێرە بۆ نمونە شدە فرۆشن خواردەمەنیە فرۆشن جیاواز لە شەوانی ڕابردووتر بازاڕی ئێوە زیادی کردووە قەرەباڵغی پێ بەخۆ بینیوەم بازارە وڵای لە خۆی گەورە بەزیابێ هەروەڵا ئەم شەو باش بوو کانی لە چاو پارە هەرچوانە بێ باشتر بوو ئەم شەویتر بۆ ما دەرکەوتۆ تا ئەم دەقا باش بوویتر نازان لەخوا بەزیابێ خراپ نەبوو ئەم شەو جیاواز لە شەوانی ترمانی ڕەمەزانە خەڵک دێنە دەرەوە قەرەباڵغی پێوە دیارە هەروەڵا ئەم شەو بەنسبەتەکەەوە ژیاری بوو یانی زیاتر قەرەباڵغ بوو هەروەڵا داواکاریتان چی ئێوە بۆن منە لێژنە منەیەکان پیاوتون لەوەی کە لێژنەی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لەوەی کە بە پێ ڕێنمایە تەندروستیەکان ئێوە وریای خۆتان بن ئەوە تا چەند جێبەجێەکەن وڵای جێبەجێمان کردووە ئێمە پێشمان خۆشە هەموو کاتێ لێژنەی سەحە سەردانمان بکە پێمان خۆش ئێمە هانەی بە پێی توانای خۆمان هیلمان کردووە لەو پابند بووین تایە ئەگەر ئێمە بەسەمەوە من پێ ناخۆشە ماوە بوتیان قەدەقەیە بێ و ینی ماوەی 2 ساعتیان بۆ ئێمەدانا بەسەوە پێ ناخۆش بوو لەخوا بەجیاوە سەری نەکرد ئەو بڕیاریان سەری نەکرد بەڵێ دیارە جەلا لەم کاسبکارانە کە بەشێکی زۆریان دەرچووی زانکۆ و پەیمانگەکان بژێوی ژیانیان لێرە بەم خواردەمەنی فرۆشتن و لەفە فرۆشتنە ئەبەنە سەر لەوەتەی کە ڕەمەزانی ژاتووە جۆرێک بازارەکە گەرموگوڕی و قەرەباڵغی زیاتری بەخۆوە بینیوە لەبەرەوەی لە ئێستادا کەمانی ڕەمەزانی پیرۆزە خەڵک بە ڕۆژا کەمتر مەجالەوەیە کە بێتە دەرەوە بەڵام بەشەوە بازارەکە گەرموگوڕی و قەرەباڵغی زیاتری پێوە بینیوە لە دوای نوێژی تەراویح و سامان فەتاح سپاس دەکەین کە لە هەڵەبجەوە زانیاریەکانی ئەم شەوت بۆ گواستینەوە لە پارێزگای هەڵەبجۆ دێنە پارێزگای سلێمانی پامنێرمان ڕامیار عوسمان وەرەگرین کاکە ڕامیار سڵاوی خوارد لێبێت ئەم کاتە و باش تەندروستی چۆنە ئەرە ڕامیار پێشەوەی هەر قسە بکەین تخوا ئەوە تو ینی شەوانی کەشتام کاتە بە خەبەری ناخەوێت لەبەر ئەم ڕاستەوخۆی ئێمە ئاوا بە خەبەری تو ئێستا لەسەر جادەی نانا بێگومان شەوانی تریشەر بەخەبەرین ئێستا کاکدانە سڵاوتان لێ بێت ئێستا وای لێ هاتووە خەڵک تاوەکو کاشمێریەک و ئەوانە هەر ناخەوێت نازانم ئەنی هەر من نیم تۆزێ بەعام وای لێ هاتووە سڵاوتان لێ بێ و شەوتان باش و بەرەبەرە نزیکە بینەوە لە پارشێ و ئێرە جادەی سالم سەهۆڵەکەیە لە شاری سلێمانی دیارە تا پارشێ و خەڵکێکی زۆر لێرە دەمێنەوە بە تایبەتیوانی کە لێرەن گەنجن و هاوڕێیەکن بەشێکی زۆر لە خەڵک لێرە پارشێوە کاتەوە و لێرە نانەخوا و خواردنانی کە لێرە هەیە زیاتر
خواردنی فاسفودی پێڵەن خواردنی خێرا وەکو لەفە و هەروەها پیتزا کۆمەڵێک بابەتی دیکە لەگەڵ ئەوەشدا لێرە لە سەوڵەکە ئەوانی کە دێن بەتایبەت بۆ ئێرە یان هاوڕێیەکن زۆر جادێن بۆ ئێرە بۆ چا خواردن ینی بەشێک لە ئەو کاسبکارانەی کە لێرن چا دەفرۆشن یەکێ لەوانە ئەم کوڕە گەنجەیە کە لێرە بەردەوام دەبیندرێت وە چا دەفرۆشێەوە چایەکی خۆش سڵاو لێبێت خەریکی چا فرۆشتنن دەمێکە پێم وابێ لێرە کارەکەی جەنابێ چا ینی تەڵەبیاتێکی زۆری لەسەرە جۆرەکانی چاچی ئەوەی کە من بزانم چەند جۆری هەیە ینی مەبەستم لە ڕوونی و پڕەنگی ئەوانە نییە چا هەیە لیمۆی تۆکرێت چا هەیە چای سەوسەیە ئەم چانە چین کە باسەکەن وە زیاترین تەڵەب لەسەر ئەم چایەوە چیەکەن سام چای خۆمان چای ڕەشار بڵێن کوردی خۆمان زیاتری خوا حامزیشمانەیە ئەوە لیمە بەسڕای دەیەگرێ عەرەب زیاتر حەزیلێتی کوردی خۆمان نایخوا ساوی عەرەب بێ زۆرکاتیات ئەڵێ حامزەیە ئێمە نیمانە چای سەوزیشمانەیە پێم وایە بۆ نەخۆشیەوە بەکارێت بۆ نەخۆشیە یەکێ نازانم بۆچی نەخۆشیە بە زۆڵا باشەوە زیاتر لێرە چ جۆرە چایەکە خواتەوە وەڵا چای احتیاطی باشە ئەم ڕەمەزان یان کە ڕەمەزانان یەت خوازە سەر چار زیاترەکات پێمە بەخەڵەوەی بەتابێت کە ڕۆژەوانە ینی زۆر حەزی بە چایە ئەمە لایەوە تێبینیت کردو ینی چا لە ڕەمەزانانە زیاتر خوێتەوە یان لە دوای ڕەمەزانە ڕەمەزانان زیاتر خەڵکیێتە دەرەوە بە بۆنێەوەی بڵێن بە ڕۆژەکەی بە ڕۆژوە نایەتە دەرەوە و هیچ ناخوات و هیچ ناخواتەوەوانە بە شەوەگەی یەتە دەرەوە بە شەوەگەی دانیشتنەوە ساعت 12 لای یاوە خەڵک هێشتا ماوەتە دانیشتووە یعنی ئێوە تاکەی لێرە بن چەند کاشمەکە لەوە چێت تا سعات یەک و نیو بمێنیکەی پاشە بەڵێ بەڵێ ترێش خەڵکە زانێ خەڵک بێتە دەرەوە و بێتە لامان ئەمەژەوێ بمێنینەوە ئەو چای ئێوە مەسەرەن جیاوازی چییە لەگەڵ چای احتیاطیە ینی ئێستا دەبینین لە خوارەوە چا هەیە بەڵام جاری وا لای جەنابە قەڵە باڵەترە چی وا لێکا چایەکە خۆشترە ینی بەتامترێت لە چاو چاکانی ترەوە وەڵی چاو ئەو نوعچانی کە تێکەڵایەکەی دەورە بینێ لێرانەکەی دەورە بینێ مەسەلەن ڕووخۆشی لەگەڵ مشتریا دەورە بینێ شوێن دەورە بینێ تر کۆمەڵێشتا تابێتمەندی چایەکی خۆش چییە ینی چۆن دەرێتە چایەکی خۆش ئەوەیە کە عادەکە و لێ بدزین ئەوەیە کە چایەکی لا ڕەنگی قوربانە بمنجاوزین تایبەتمەندی چای خۆش و ناخۆش چێدەس خۆش بێ سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکانە چینە دهۆک جەلال ئەم جە وەرەگرین پێمە لە سێ سایق سۆیف حازرە دوای سۆیف دەچینە ئەمە فێڵ لە منتان کرد دەچینە سێ سایق لای پامرێرمان سۆیف محەممەد سۆیف سڵاوی خوالێ بێت و ئەم کاتت باش زانیاریەکان لە سێ سایق چین بەڵێ سڵایخوای گەورە لێەوە لە بینەر و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت لەگەڵ هاتی مانگی ڕەمەزانی پیرۆزدا بەشێک لە بازرگان و دوکانەکان باس لەوە دەکەن نرخەکان یان ڕەمەزان دەکەن بە هەلێ بۆ ئەوەی نرخەکان گران بکەن بەڵام لە قەزای سێساڵ دیاردێکی جوان سەریالداوە بەشێکی زۆر لە هەفتە بازارەکان و بەشێکی کەم لە دوکاندارەکان بڕیاری ئەویان داوە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ئەو کاڵانەی کە هەیەە بە نرخی جوملە بیدەن بە وڵاتیان لەبەرەوەی وەکەزانین باروگوزەرانی هاوڵاتیان لە ئێستادا باش نییە من ئێستا خاوەنی هەفتە بازارێکم لە گەڵایە لە قەزای سێساڵ دەبێت زانیاری زیاتر لە وەربگرم کاک ساڵح ئەگەر بێتە ئێرەوە ئاماجی ئێوە چی بکەن بڕیارەکاندا ئامان ئێمە ئەم بڕیارە عبارەت بە ئەم بڕیارە خەڵکی مشارە خەڵکێکی فەقیری تایە لەبەر ئەوەی کە بە نرخی کڕین موادەکان بێتە بەردەستیان بە هەمان نرخی کڕین ئەیفرۆشینەوە لە دەی چوارە ئەو بڕیارەمان ناوە تا 15 بەردەوام بێت زۆر باشەوە گەزانین لە مانگی ڕەمەزانە تا چەند هاوڵاتیان لێ سوونە من و هاوڵاتیانی سێ ساڵ چی دەڵێن بێەوە لە سەدا 5 موادەکان بڵێن زیاتر خەڵک لە سەدا 95 سودمەند دەبێت کە بە غێر مباشر مارکێتەکانی تری و داشکانانیان کردو هەر ئەم مارکێتەیە منیە هەموو مارکێتەکان داشکانیان کردو من خۆم خاوەنی دوو فەرعی هەفتە بازاری سێ سادق و سەرتەمۆڵ لە هەر دوو فەرعەکە بڕیارمە ناوە لە دەی 4 تا 15 ئەو موادانەی بە هەر نرخەکڕیمان بە هەمان نرخ بفرۆشین زۆر باشە تا چەند تەنها هاوڵاتیانی سێ ساڵ سوونەیان هاوڵاتیانی دەرەوشان هاوڵاتیانی لە فرماڵ و لە هەڵەبجەی تازەوە لە هەڵەبجەی کۆن و لە پێنجێن و سەردانمانەکەن بڕیارەکانمان لە سەدا 5 خەڵکی پێنجێن و شوێنەکانی ترن زۆر باشەکە حەجی ئایا بەردەوام دەبن لە دوای ڕەمەزان ئێوە بڕیاری ئەوە چیتان داوە تا ئێستا لە دوای ڕەمەزان نرخەکان ڕێژەی قازانجی خەینوسەر بە لە ساعت 7 بۆ لە ساعت 10 قازانجی خەینوسەر موادەکان
و ئینشاءالله ئەگەر خوا بۆمان ئاسان کات لە ساڵان تریشە لە ڕەمەزانانە ئەو بڕیارایی بەئیزنی خوا. زۆر سواز بۆ تۆ تا حەجی. وەک ئەزانن قەزای سی ساڵیەکێکە لەو قەزایانەی کە نرخی کاڵەکان لە چاو شارەکانی کە زۆر هەرزانترە ئەمەش وای کردەوە هاوڵاتیەکی ئەجگار زۆر سودمەند بێت و هەروە وەکو خاوەنی ئەم حەفتە بازاڕە ئاماژە بەوە داتەنا هاوڵاتیانی قەزای سێ سادە سودمەند نین لەوە هاوڵاتیانی کە لە شارەکانی کەوە سەردانی قەزای سێ سادە دەکەن و وەک ئەزانی ئەمڕۆ نرخی $100 بەرز بووە بۆ نزیکەی 150,000 بەڵام ئەمەش نرخی دۆلار زۆر کاریگەری ئەو تۆی نەکردوێتە سەر حەفتە بازار و سوپەرمارکێتەکان لە قەزای سێ سادە نرخیان لە چاو شوێنەکانی کە هەرزانترە. سۆیب محەممەد کە لە سی سایقەوە لەگەڵمانەوەی سپاس بۆ زانیاریەکانت. جەلال ئەوە شتێکی باشە کە هەندێک هەفتە بازار هەندێک مارکێت بڕیارە بکرێنەوە یان بڕیاریانداوە لە مانگی ڕەمەزانە هیچ جنە شتەکان یا وەک پێش ڕەمەزان بفرۆشن یان سەردا بکەن ینی نەیخەنە سەری ئەو شتێکی زۆر باشە. ڕاستەخۆ چینە دهۆک پەیامنێرمان ئەمجد وەرەگرین سەیدام جەد سڵاوی خوارد لەبێت نوێژ و ڕۆژ و تەعاتە قبول بێ فەرموو زانیاریەکان لای تۆ لە دهۆکەوە چین. بله سلاوت خودتا و بینرد کانال اسمانی پیام بن ماه رمضان الهمی بسر مالال سرانسری جهان پیروز بیتن لدهو که یعنی اگه از بحث ابروکه که همچی از همچونت روژه کانید همچونه ابروکه روژه چهارشنبه چهارده چهاره پلین گرمه یعنی جوازیه که هیت نو برای روژه شبه ده یعنی ابروکه نظمترین پلا گرمه 7 پلا یا بلندترین جی 21 پلا اجبر هنده یعنی نوکه گلک ساره یعنی بشوه لدهو که پلن گرمه گلت هنه خواره بشوه سرما که بجن یا دیاره و پروژه جی پلن گرمه بلند بن و خلق هست گرمت کتله بشوه که گشتی یعنی وکو بجن کشو هوا که بهاری گلک خوشه یعنی بجن بو مسلمان بو روشی گیره یعنی کشک افساله کشک خوشه یعنی اگه ام برآورد کنیم گل پیش چند ساله که کو پلین گرمت ماه رمضان داد بلند بونو خلقی که هست ماندی بونید که هم روش یا درج بو هم جی پلین گرمت بلند بون لی افساله سپاس با خود کو یعنی کو بجن خلقی که ماندی نابیتن تینی نابیتن گلک یعنی کو بجن و کو افروکه کم روش ماه رمضانه خلک اس ناف بازاری دابم خلکی که گویی گلک رمضان که خوشه و شلا دب خوشی در باز بیتن پیشوازی ماه رمضان دا برنامه بخشین لدهو که هاری کاری بسر خلکی که هجار و کم درآمد دا بالاف کردن نزدیکی 150 کارتون ارزاقی بسر خلکی هجار و کم درآمد دا هاتنا بالاف کردن کو اف کو بجین و کو نریت هک سالانه دزگه بخشین پیراد بیتن هاری کاریات گه انت خلکی هجار و اف هاری کاریا جدید بردامن یعنی ماه رمضان جدا دید بردامن کو او برنامه دزگه بخشین دانای بو ماه رمضان الدهو که جی چندین برنامه هنه و چندین پلان هنه کو تایبتید ماه رمضان دا کو ماه خیره ماه برکت یعنی کو بجن پتر برنامه بخشین روله که باشتر ماه رمضان داد گریتن چپنه ویتی جیب پاریکاریا خلکی خیرخواز و دولمندش برکو سالم بوری داب تایبتی پشتی هاتنا داعش و قیران دست کردن ایک دیفه کن کو هرما کردستانی وگرتی خلکی که یعنی گلک هجار بو گلک دست کرد بو بجین اف هجاری ها آن اف کم درآمد یا خلکی یا هجاری یا خلکی کمل خدا بر خلکی که خیرخواز و خلکی که دولمت مل خدا بر کو اودم کی دار که حکومت بوله پریکار خراون خیرخوازی و کو دزگه بخشین و پریکار خلکی خیرخواز و پریکار خلکی دولمت هاری کاریا خلکی که هجار کریه اجبر هندجی خلکی هجار دهو که هر دم چاویوان خلکی خیرخواز و خلکی مرد کو ببورن کو هاری کاریاب که جبر هندجی یعنی ماه رمضان دا چندین برنامه هنل دهو که
خەلکی هەژار هۆریکاریە خەلکی ببورن خەلکی دەوڵەمەت هۆلیکاریە خەلکی هەژار دکەتن و gelek cihên bazirganî jî gelek bazirgan yanî ku bijim delîvet bînin û harîkariya xelkê hejar dikin yan elkiriyên xwe xweş dibin yan bihayên kelopelên xwe daş dikinin lê gel hindê jî wekû bijîn salane bihayê kelopela di bazarî da birin bî taybetî ku ew kelopelên xwasta xelkî li ser yanî kelopelên خواردنê ئەرزاد سپاس دەکەین سپاس بۆ زانیاریەکانت لەوەی کە لە دوهۆکەوە لەگەڵمانە بوویت جەلال زۆر ڕۆخۆش دیارە بەم نیوەشەوە چیە مەسەلە بەشێکی پێشکەشکار هەمیشە کە لەسەر شاشەیە بەشێکی پێوەستە بە دەرهێنەر وانە چکە بە بەردەوامی لەگەڵێتی پێوەستە بە مساوەر پێوەستە بە پێشکاری هاوڕێ بەو ستافی کە لەگەڵیان وانە سپاس بۆ خوایمەش ئەمڕۆ دەرهێنەر و جەنابەت کە لێریت و برایانی کە لێرن واکە کە بە دڵخۆشی دەرکەوین خۆوە بێ وەڵە بڕێزانە چینە لای بڕگەی پرسیار و وەڵامەکان پرسیار و دیاریەکان ئێستا پەیوەندیە تەلەفۆنەکانی ئێوە وەرگین لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانی کە لەسەر شاشەی پەیامەوە دەرەکەوێت ئەم شەویش پرسیارمان حازرە و لە ئێوە یەکەین وەک هاوکاریشم ئاماژەی پێکرد کۆی ئەو ناوانەی ئەم شەو ئەوانەی کە ڕاستن تیرروشکیان بۆ کرێ یەک ناویانە خرێتە ناوی ئەو قورعەیی کە لە ئەخیری مانگی ڕەمەزانە لە 30 کەسەکە یەک یان دوو کەس خەڵاتی تایبەتیان بەڵێ بۆ دەرەچێت ئێستا جواب بزانم پەیوەندێکمان لەگەڵە محەممەد لە سلێمانی سڵاوی خوارد لەبێت کاک محەممەد کاک محەممەد سڵاوی خوارد لەبێ کاکە محەممەد چۆنیت کاک محەممەد شوێنەکەت بگۆڕە چووکە دەنگت زۆر بە خراپە گاتە لای ئێمە وڵای ئێمە شوێنی خۆمان بۆ ناگۆڕێگە تۆ شوێنی خۆت گۆڕی خراپ نییە کاکە محەممەد زۆر سپاس بۆ هیواکەت کاک محەممەد کە نازانی هیوای چی خۆ نەمزانی بەس هیوای باشە حتمان بۆ مانەخوازی بەداخەوە سەوتی کاک محەممەد زۆر خراپ دەگاتە لای ئێمە محەممەدجان تۆ بەردەوام بە بزانین یا شوێنەکەت گۆڕەبووی کە ماوەیەکە لەسەر هێڵی نەبچڕێت قسە بکە شوێنەکەت گۆڕە بەشکم سەڵی تۆ باشی بێتە ستۆ دوێ کاکە زوبێر لە دەنگ ئەگەر سەڵتی و زۆر باشە کاک محەممەد ببوورە دیارە ڕێنگ گرفتەکە لای تۆ بێ هەڵ بدە دووبارە پەیوەندی بکەرەوە دەچمە لا پەیوەندێکی دیکە هەر لە سلێمانیەوە خات و سنوورمان لەگەڵە سنوور خان سڵاوی خوا لەبێتەوەم کاتت باش لە برایانی بەڕێزم دەستخۆشی بەرنامەکەتان دێکەم ڕۆژ و ساعەتان قبول بێ خی گەڕم قەبتان کە ئەگەر دامەزراتان کە ئینشاءالله زۆر سپاس نور خان بەڵێ دادەکەم باشیت الحەمدولله ئەمڕۆ لەگەڵ ڕەمەزانە چۆن بووی باش بووی وفقني إن شاء الله خوشکی من پرسیارێکمان هەیە ناوی چ شارێکی عراق لە قورئانی پیرۆزدا هاتووە ناوی چ شارێکی عراق لە قورئاندا هاتووە بابل کوێ عراق ما بس عراق بەڵە بەڵە عراق بابل تأكيدي بابل وەڵامی باش ئێمە بابل بۆ تۆ نووسین لە کۆتایی بەرنامەیە بێگومان وەڵامی ڕاستیش ئاشکراکەین بەتەکی زۆر سپاس سنوورخان دەچینە لای پەیوەندیەکی دیکە بەڵام داواکارین لە بینەرانی عزیز ئەوانەتان کە پەیوەندیمان پێوە دەکەن با ناوی دوانی خۆیان بڵێن بە دیاریکراوی چووکە تا کۆتاییمان کە ناوەکانی هەڵدەگیرێت با ئێمە بزانین چۆن مامەڵە لەگەڵ ناوەکانە دەکەین بۆی کە سبێنێ بە ئاسانی ناوەکانیان بدۆزرێتەوە بۆ ئەگەر ناوی دوانیتان بڵێن مەمنونە بین سپاستان دەکەین لە کەلارەوە دایکی محەممەدمان لەگەڵا دایکی محەممەد سڵاوی خوا لەبێت و تاعات و عیبادەت قبول بێت السلام عليكم عليك السلام ورحمة الله دەستخۆشی بەرنامەکەتان لێکم زۆر سپاس پیرۆزبایی مای ڕەمەزانتان لێکم سپاس دایکی محەممەد لە کاجلال و لە کاجانا و لە هەموو کارمەندانی ڕادیۆ تەلەڤیزیۆنی پەیام زۆر سپاس بە ناوی هەموو کارمەندانەوە سپاس دەکەین دایکی محەممەد بچینە لای پرسیارەکە دایکی محەممەد پرسیارەکەمانەوەیە ناوی چ شارێکی عراق
لە قورآانی پیرۆزدا هاتووە؟ اختیاری نییە. ئەختیاری نییە لە بەروی پرسیارەکانمان ئاسانن. وەڵا بابل بێت. ینی لەسەر زانیاری ئەیڵی بابل بێ لەبەرەوەی ئەو پەیوەندی پێشوتی بابل. ئەمەی لێ ئەزانم. هەنێکی لێزانین باش ئێمە بابل بۆ تۆ ئەنووسین باشە؟ دەیخوال لەگەڵ خەعافیسی بێخوا. زۆر باشە دەچینە هەولێر پەیوەندیەکی دیکەمان لەگەڵەکە کاک حەسەنە. کاک حەسەن سڵاوی خوا لێبێت. السلام علیکم. عەلەیکم سەلام کاک حەسەن. دەستخۆشیە بەنامەتوانتان لێ دەکەم. زۆر سپاس کاک حەسەن. پیرۆزبای ڕەمەزانە تەواوی موسڵمانان جیهان دەکەم بە تایبەتی کارمەندایان تەلەڤیزیۆنی بینی. زۆر سپاس. بەڕێزی. بەڵێ کاک حەسەن حەسەن کێ؟ وەڵا پرسیارەکە بڕە قورسە بەس با بابری وەکیاوڕێ. پێشەوەی بچینە سەر پرسیارەکە حەسەن چێ؟ بەڵێ ناوی باوکت حەسەن چێ؟ حەسەن ئەحمەد. کاک حەسەن ئەحمەد باش. بەڵێ. ئەنجا وەڵامی پرسیارەکە. وەڵی لە بینی بابل و لە بینی نینەوە مووسڵ بەزە من وەڵا لە بینی بەخوا لە بینی بابل و نینەوەیە دنیا قەزا و ناحیتیایە. بابل بابل. بابل بێ؟ بەڵێ. نایگۆڕی؟ وەڵی زانیاریم نییە بۆ یەکەم جاریشمە بگۆڕم؟ من نازانم ئەڵەم یعنی تەکیدی یان هەر لەسەر دوو پەیوەندەکەی تەکید نیمە بەس ئەمن هەنی مووسڵ باشتر نییە مووسڵ. مووسڵ وەڵاهی بۆ چمە بەسێک باشتر بێ بۆ وەڵامەکەی ئێمە یا بۆ ژیانکردن تایە؟ نارە بۆ وەڵامەکەی. ئێستا کاک حەسەن مووسڵت بۆ بنووسین یا بابل؟ بەس مەڵە لەو نێوانەیە. بابلی بابل. بابل بێ باش. زۆر باشە سپاس دەکەین کاک حەسەن. دەچینە چەند چۆماڵ خات و سندوس فەرەیدورمان لەگەڵە. سندوس خان سڵاوی خوا لێبێت وەم کاتت باش و تاعاتت قبوڵ بێت. بەڵێ سڵاوی خوای گەورە لە ئێوەش دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم. زۆر سپاس. خات و سندوس با بچینە لای پرسیارەکە ڕاستەوخۆ لەبەروی هاوڵاتی زۆرتر لەسەر هێڵی پەیوەندین ناوی چه شارێکی عێراق لە قورآانی پیرۆزدا هاتووە؟ بابل بێت. بابل؟ بەڵێ دوای ئەوەی کە تیر و پشک ئەنجام بدەن؟ تیر و پشک ئەنجام بدەین بەڵام دەبێت بزانم زانیاریەکرد لەسەری هەیە لە کام ئاەتە؟ وەڵی منیش وەکو هاڕێن ئەڵێم بابلەوە وەڵا زانیاری. ئەی بۆ چەند چۆماڵ ناڵێ؟ ئەی بۆ ناڵێ چەند چۆماڵ چڵە ناوی چەند چۆماڵ نهاتووە؟ بابلە. دەباش ئەو بابلیش بۆ باشە خات و سندوس. لەگەڵ سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵازیزان دیارەوە کاماژەمان پێکرد ئەو پەیوەندیانەی کەم شەو وەردەگرین وەڵامی ڕاستی و پشکیان بۆکەین ئەم شەو کەسێک هەڵدەبژێرین بۆ کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان. لە کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان سەرجەمەوانەی کە لە تیر و پشکی شەوانەدا ناویان دەرچووە جارێکی دیکە تیر و پشکیان بۆکەین ئەو کاتە دوو کەس خەڵاتێکی تایبەتیان بۆ دابین دەکەین و پێشکەشیان دەکەین. لە هەڵەبجەوە واحیدە فەرەجمان لەگەڵا خات و واحیدەوانە سڵاوی خوا لێبێت خات و واحیدەم کاتت باش و تاعاتت قبول بێت. ئێوەش باش و ڕەمەزانتان پیرۆز تاعاتتان قبول. لە جەنابیشت بە هەمان شێوە. خاتون بۆ وەڵامی پرسیارەکەی ئەماڵی چی ناوی شارێکی عێراق لە قورآانی پیرۆزدا هاتووە؟ پێم وایە نازانم میسر نییە. میسر؟ بەڵێ. ناڵم ناوی چ وڵاتێک لە جیهانە لە قورئان هاتووە ئەڵم ناوی چ شارێک لە عێراقا لە قورئانە هاتووە؟ وەڵاهی نازانم میسرم هەیە. تۆ ئەڵێ میسرە؟ باسی وڵات ناکەین باسی شارەکەین. بابل بێ وەکوانێ ئەوڕێیانی پێشوو. ینی حەزەکەی لەسەر ئەوان بێ ئەگەر نا پرسیارەکەت بۆ گۆڕین ئەگەر زۆر مطمئینی لەسەری. وەڵاهی نازانم من لە باوەکو هاوڕێیانی پێشوو بڵێن بابل هەر ئەوە. بابل بێ بابلەکەی بۆ دانێ بەس دوای ئەمە پرسیارەکە دەگۆڕین. سپاس واحیدە خاتون سپاس بۆ پەیوەندیەکەت. دەچینە ناحیەی شۆڕش خاتوو ڕێیان محەممەدمان لەگەڵ ڕێیان خان سڵاوی خوا لەبێت تۆم کاتت باش. زۆر سپاس. پرسیاری تازەمان هەیە دەچینە لای پرسیاری تازەکەمان کام هاوڵی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت ناوی لە قورئاندا هاتووە؟ خاتوو ڕێیان گوێت لێمانە؟
زەیدی کوڕی حاریس بێت زەیدی جا تۆ وایڵێ وەکو پرسیارێک لە ئێمەیەکە ینی وەڵاممان پێ بڵێ بڵێ زەید یا مەڵە زەیدی کوڕی حاریس بێ چکێ بەشنی ئاسانکاریەکەم بۆ بکەن ئاسانکاری ئەی ئەو نی پرسیارەکەمان گۆڕێ و بابلەکەمان عفوچی پێڵەنەوەی کە هەوڕە قین ئەو دوای هەر ئاشکرایەکەین لەوەی کە کاکدانا وەڵامی ڕاستی پرسیاری یەکەمی دایەوە بەس قات و ڕێیان کام ئاوەڵی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت ناوی لە قورئاندا هاتووە وتت چی ئێستا؟ ئەگەر ئەوەی من ڕاستە زەیدی بیکەن ئەگەر هەڵێت من بیدۆ باشە بیڵێ ڕادێت ئەبجار ناوەکەیمان پێ بڵێرەوە زەیدی کوڕی حاریس چی ئەم وەڵامی پێداویت؟ وەڵڵاهی تەقریبا خۆم و باش باشە کات نەما پەیوەندیەکی دیکەمان لەگەڵە خات و ڕێیان سپاس بۆ وەڵامەکەت دەچینە پەیوەندیەکی دیکە هۆنیا سەلاحەدین لە چەمچەماڵەوە هۆنیا خەنسڵاوی خوا لێبێت ساعاتت قبول بێت گەورە لە ئێوە زۆر سپاسەکەم ڕۆژی هەموو لای قبول بێ ئینشاءالله خودای زۆر سپاس بەخێر ئێوە باتەوە بەڵێ هۆنیا خان کام هاوڵی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت ناوی لە قورئاندا هاتووە بەڵێ زەیدی کوڕی حاریس وەگەر هاوکاریشم بکەن چێ؟ زەیدی کوڕی حاریس تەکیدی ئەو بنووسین؟ وڵی تا ڕادەیەک زۆر دڵنیاش نیم وڵای جایتر بە دڵنیایی بڵێ فڵان کەس هاوکاریشم بکەن هاوکاری کارجا هاوکاری هەیە؟ وڵی هاوکە قورئانەین پرسیارەکان زۆر عاسانن هەموویان قورئانین جا بۆیە هاوکاری لەمە زیاتر نازانم چی بڵێ مەگەر بیکەنە سێ اختیارەکانیش بۆیە مەسە قورس اختیاری تری بۆ پێیاکەی نزیک بێت ئەبوبەکری سدیق ئێدە باشە لەبێری ئەبوبەکری سدیق و ناوی یەکەمە بەس زۆر بەخێرایی لە بەڕووی خەڵکی دیکە لەسەر خەتر وەڵاهی نازانم بنووسم نازانم وەڵاهی هاوکارانمان بە ئەبوبەکری سدیق لە خۆش مەڵم زەیدی کوڕی حاریسە ئێستا کامیان بەس تکایە خێرا کامیان هەڵژێرە باوی یەکەم بێ زەیدی کوڕی حاریسە ئەو زەیدە بۆ نووسین سپاس بۆ پەیوەندیەکەت لە تەکیە سیما محەممەدمان لەگەڵە سیما خانسڵاوی خوا لێ بێت ڕۆژ و عیبادەتت قبول بێت سیما خان دەچینە لای پرسیارەکە زۆر بە خێرایی کام هاوڵی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت ناوی لە قورئاندا هاتووە زەیدی کوڕی سابت نازانم تەواوە؟ بەڵێ زەیدی کوڕی حەسەر کاک هەژار عەلی لە سلێمانیەوە لەگەڵمانایە کاک هەژار سڵاوی خوا لێ بێت و ئەم کاتت باش سڵاوی خوا لێ بێت براکەم کاک هەژار با بە سەریعی پرسیارەکە بکەین وازان بەسەر شاشە هەیە کام هاوڵی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت ناوی لە قورئاندا هاتووە درودی خوای لەسەر بێت زێد چێ؟ زێدی کوڕی لازار بەڵێ باشە زۆر سپاس دەکەین خوا لەگەڵ بێ خواحافیز لە شۆڕشەوە هەردی سەلاحمان لەگەڵە کاگەردی سڵاوی خوا لە بێت و ئەم کاتت باش زۆر سپاس کاگەردی وەڵامی پرسیارەکە ئێمەت لایە؟ پرسیارەکە باوەکو هاوڵان ئەوان چیانوە دەوری من سەرواکە هاوڵان مەبەستە هاوڕێیانە زەیدی کوڕی حارس باشە کاک هەردی سپاس بۆ پەیوەندیەکەت ئەمین ئیبراهیم لە عەربەتەوە کاگەمین سڵاوی خوا لێ بێت و ئەم کاتت باش تاعاتت قبول بێت سڵاوتان لێ بێت بەڕێزان سڵاو لە تۆش بێت سڵاوی خوا لێ بێ والله من حەزێکم بۆ پرسیارەکەیەکەم ئەگەر مەجال بێت من ئەڵەم نینەوایە من ئەو زانیاریمە هەیە ئەنی زانیاری دەیە کە ئەو شارەی لە قورئانە ناوی هاتووە لە عێراق نینەوایە من ئەوەم نینەوایە بەڵام ئەو پرسیارەمان تەواو بوو بۆ معلوماتە نا مەچۆرەوە سەر پرسیاری یەکەم کاک ناکرێت خاترم گرن چۆن؟ ناکرێت خاترم گرن خاترت بگرین لە کام پرسیارە؟ پرسیاری یەکەمە من ئەوەم نینەوایە واز لە پرسیاری یەکەم بێنە پرسیاری دووەممان هەیە دەڵێ کام هاوڵی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت ناوی لە قورئاندا هاتووە من حەزەتی ئەبوبەکرە تۆڵێ حەزەتی زۆر باشە حەزرەتی ئەبوبەکر تەواو زۆر سپاس دەکەین مەمنون بۆ پەیوەندیەکەت کاگەمین
سەرفراز بیت ئینشاءڵڵا. دوایین پەیوەندی ئەگەر وەریگرین کەم نزار عەبدوڕەحمان لە خانەقینەوە. کاک نزار سڵاوی خوا لێبێت، ئەم کاتت باش، تاعاتت قبوڵ بێت. هەموو کاتێکت سەلامەت بێ خۆبراگیان. سەلام عەلەیکم. عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵا. بێزەحمەت پرسیارەکەتان چی بوو؟ پرسیارەکەی ئێمە کام هاوڵ وەڵاوە کاک جەلالە باویش بگۆڕین. باش کاک جەلال زوو زووشتە گۆڕێ. ڕۆژووی ڕەمەزان لە ساڵی چەندی کۆچی لەسەر موسڵمانان فەرز کرا؟ پرسیارەکەی پێشوو چی بوو؟ کام هاوڵی پێغەمبەر ناوی لە قورئان داهاتووە؟ زەیدی کوڕی حارثە بوو. یعنی تۆ وەڵامی ئەویانیتەوە؟ بەڵێ بەڵێ. باش. ئەوەی پرسیارەکەی تری چی بوو؟ ئەوەی پێشتر شارەکەی عێراق؟ ئەوەیش هین بوو بابل. بابل. باش. دەست خۆش کاک نزار گیان. سپاس کاک نزار. لە بازیانە وەردەڵان فاتیحمان لەگەڵ ئەردەڵان سڵاوی خوا لێ بێت و ئەم کاتت باش، تاعاتت قبوڵ بێت. باش بن، تاعاتی باشتان قبوڵ بێت. کاگەردەڵان چۆنی کاگەردەڵان باشی؟ چۆنی کاک دانا باشی. پارێزەر ئەردەڵان وانە؟ بەڵێ بەڵێ بەڵێ. چۆنی کاگەردەڵان باشی؟ وەڵا باشم. ئێوە یاخوا بێوی. سپاس کاگەردەڵان دەچینە لای پرسیارەکە. ڕۆژی ڕەمەزان لە ساڵی چەندی کۆچی لەسەر موسڵمانان فەرز کرا؟ هەستی وەڵامەکە ئازانم وەستا یەکەم پێتان بڵێم. تۆ یەک سێممان پێ بڵێ دوانەکەی ترواز لێ بێنە. باشە بار پێتان بڵێم ئێستا باشە خۆشم بکەم. یەکەم ئەو شاری کە لە عێراق لە قورئانە نایهاتووە شاری بابلە لە سوورەتی بەقەرە ئاەتی 102 ئەوەی تریشیان کە ناوی سەحابەتی کامەیە ناوی زەیدە لە سوورەتی ئەحزابە ئاەتی ژمارە 37 ڕۆژوو لە ساڵی دوی کۆچی واتر. باش کاگەردەڵان دەست خۆش بێ. سوپاس دەکەم فرای سێرچەکە باش کەوتووی. ڕۆژی ڕەمەزانەکەی جوابدایەوە کۆتایەکەی؟ پرسیاری سێم؟ بەڵێ بەڵێ من وەرم گرت. باشە دەستەکانت خۆش بێ. لە هەولێرەوە نور ئیسماعیلمان لەگەڵا. خاتوو نور سڵاوی خوا لێ بێت. خاتوو نور ئیسماعیل لە هەولێرەوە. خاتوو نور سڵاوی خوا لێ بێت. سڵاو لەم خۆش بێ لە بینەرانی ئازیز. زۆر سپاس خاتوو نور. پرسیارەکەمانەوەی ڕۆژووی ڕەمەزان لە ساڵی چەندی کۆچی لەسەر موسڵمانان فەرز کرا؟ ئەو پرسیارەکەی دواتر دەدەمەوە کە دواتر پرسیارێکی تازە هێشتا نەما. لە قورئاندا ناوی هاتووە هاوڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم. باشە کام هاوڵە؟ ئەبوبەکری صدیق، ئیمامی ئەبوبەکر. تۆ بە قسەی من کە ئەمە جواب بەرەوە ئەمەی ڕۆژی ڕەمەزانەکە. ئیمامی ئەبوبەکر. ئەگەر ئیمامی ئەبوبەکر نەبێ ئەڵێی چی؟ وەڵاهی زانیارێکم لەسەر ئەو ڕۆژی ڕەمەزانە نییە. وەڵا زانیارێکەش لەسەر هاوڵەکەی پێغەمبەر گیان بە قوربانی بم غەڵەتە زانیاریەکەت. ئەوەکەی ئەوی کە گوتان نازەم عێراقەکە شارەکەی عێراق. ئەوە ژەر بڵێ قبوڵمانە. هەر نەڵی بەسڕا. کام شار بوو؟ نینەوە. دەبەخوا نینەوەکەشت غەڵەتە. خواستە چی لێ بکەین؟ شتێک بڵێ بەس ڕاست بێ با ناوت. بەسڕا؟ ناوەڵا بەس ڕاست نییە. بۆ پرسیارێکی تازە لێ نەکەین. ئەلو؟ بەڵێ بەڵێ لەگەڵتین. باش. ئێستا لەو سیانە ناوی چ شارێکی عێراق ئەوە ڕاست بێ یان کام هاوڵ یان ڕۆژووی ڕەمەزان لە چ ساڵێکا فەرز کرا؟ ڕۆژوو ڕەمەزان وەڵێ ئەوی نازانم ئەویان هەر نازانم. باشە ڕۆژوو ڕەمەزانەکە لە خۆتەوە ڕقەمێ لێ بە خۆ دوانەکەی تریشتر نەزانی لە ساڵی چەندی کۆچی؟ هەر نازانم. بەخۆی ئەخاوی نازانم هیچ نونە. من سێ اختیار تێمێ. یەک ساڵی یەکی کۆچی، دوی کۆچی، سێی کۆچی. سێ کۆچی. سێی کۆچی؟ خوال لەگەڵ بێ. ئەوەش دەر غەڵەت. وەڵڵای ئەوە نەمان هاوکاری. زۆر باشە عزیزان دەچینە لای بڕگەیەکی تازەی بەرنامەکەمان کەویش ڕۆژووی تەندروستە. بابزانین سوودە زانستیەکانی بە ڕۆژووبوون چین کە پزیشکێکی تایبەتی خۆراک پێشکەشمان دەکات. دواتر دەگەڕێنەوە لاتان.
بەڵگەی ڕۆژووی تەندروست بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین پێشکەش دەکرێت. بەناوی خوای گەورە و میهرەبان، خۆشەویستان ئازیزان، سەڵاوی خوای گەورەتان لێبێ. داواکارم لە خوای گەورە ڕۆژووی مانگی ڕەمەزان لە هەموو لایە قبوڵکە، نوێژ و تاعەت و عیبادەتمان عیبادەت لە هەموو لایە قبوڵکە ئینشاءڵڵا. خۆشەویستان، من لەم ئەڵقەی یەکەمدا لەم زنجیرە بابەتەیە لێ ئەمەوێ باسی ڕۆژووی مانگی ڕەمەزان و سوودەکانی ڕۆژووی مانگی سوودە زانستیەکانی ڕۆژووی مانگی ڕەمەزان بکەم و پێشەوەی بڕۆمە سەر سوودە زانستیەکانی لە پشتی بە ڕۆژووبوونەوە یان پشتی بە ڕۆژووبوونی مانگی ڕەمەزانەوە بە تایبەت ئەمەوێت تشکێ بخەمە سەرەوە ئاەتی کە خوای گەورە ئەفەرمێ لە قورئانە باس کاتێ باسی مانگی ڕەمەزانەکە فەرمێ شەهر ڕەمەضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان تا ئەو ئاەتەی کە ئەفەرمێ يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون. هەلێرە یەکێک لە مفسرەکان لە تەفسیری ئەم ئاەتەیە لە ڕووناکی ئەم ئاەتەیە ئەفەرمێ کاتی ئینسانی موسڵمان گوێڕایەڵی خوای گەورە ئەبێ سەبارەت بە ڕۆژووبوون و تەحملی ئەو هیلاکشیە و مەشەقەیە کە لە ڕۆژووبوونە هەیە ئەیکا وەختی ئینسانی موسڵمان تەحملی ئەم مەشەقەیە ئەکا ئەو کاتە دوای ئەوەی بە ڕۆژووبوونەکەی تەواوەکە چ لە دنیا بێت چ لە ڕۆژی قیامەت بێ ئەوە نور و بەرەکەت و کۆمەڵێ سوودی لە لای خوای گەورە و چ لە دنیا بێ و چ لە ڕۆژی قیامەتە ئەیبینێ ڕوغمەوەی ئەوەی چی بێ ڕوغمەوەی کۆمەڵێ مەشەقەتیش هەبێت پێچێ لە ڕۆژووبوونەکەیە و سوپاسگوزاری خوای گەورە ئەکا کە لەسەر نیعمەتی بە ڕۆژووبوون کە فەرزی کردووە لەسەری واتە وەختێ ئەگەر نمونەیە بگێڕنەوە ئینسانێک کە بە مناڵەکەی پێ ئەڵێ بخوێنە واتە کە زەختی لێکا بخوێنە ڕوغمەوەی خوێندن کۆمەڵێ مەشەقەی تایە کۆمەڵی هیلاکی تایە بەڵام کاتێکە کە لە خوێندنەکەی تەواوە بێ یان ئەبێ بەسەلەن بۆ بە ئەندازیارێ یان ئەبێ بە دکتۆرێ یان ئەبێ بە مامۆستایە یان ئەبێ بە هەر شتێک لەو شتانەی کە تەواویەکە دوایی سوازگوزاری دایکی یان سوازگوزاری باوکی ئەبێ لەسەر ئەو نعمەتەی کە وای لێ کرد کە بخوێنێت و ڕوغمەوە هیلاکەکەی تایە بەڵام لە دواییە نیعمەتی تەواوکردنی خوێندنەکەی تایە ئاوها لە ڕۆژووبوونا ڕوغمەوەی مەشەقەتێکی تایە بەڵام کە سوودی با بڵین لە دنیاە و هەروەها لە ڕۆژی قیامەتە کە ئەو سوودانە ئەبینێتەوە ئەو نیعمەتە ڕەبانیانە ئەبێنێتەوە ئەو حکمەتە ڕەبانیانە ئەبینێ کە لە ڕۆژی قیامەتە سوپاسگوزاری خوای گەورە ئەکا لەسەر نیعمەتی چی لەسەر نیعمەتی بە ڕۆژووبوون. بۆیە لە یەکێک لەو حەدیسانەی کە ئەفەرمێ کە ئیمامی ترمزی ڕەوای کردەوە ترمزی گێڕایەتەوە کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی بە ڕۆژووبوونەکە ئەو کەسان باسی سێ سنفەکە کە دوعایان ڕەت ناکرێتەوە یەکێک لەو سنفانە ئینسانی بە ڕۆژووبوونە یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەو حەدیسەیە مقارنەی با بڵین ئیمامێکی عادل لەگەڵ یەکێک بە ڕۆژووبوون ئەمە حکمەتێکی یەکێک لە حکمەتەکانە کە حکمەتی بە ڕۆژووبوونە. ئەگەر من بگێڕم بێمەوە سەر مەوزوعی حکمەتە زانستیەکانی پشتی بە ڕۆژووبوون دیارە من باسی جزئێکی بەسیتی بە حکمەتی زانستی بە پشتی بە ڕۆژووبوونەکەم ومە ئەو جزئی کە من باسیەکەم بەڕێزان تا ئەم دقیقە من لەگەڵێەوەی قساکەم بە نزیکی 460,000 توێژینەوەی زانستی لەسەر وشەی فاستینگ هەیەاتی بە ڕۆژووبوون لە با بڵین بڵاوکراوە جیهانیەکانە هەیە و سەدەها بگرە هەزارەها توێژینەوەی زانستی هەیە لەسەر چی لەسەر سوودەکانی توێژینەوەی زانستی کە غەیرە موسڵمان کردوێتی.
وەختێ من باسی ئەم توێژینەوە زانستی ئەو ناوەندە زانستیانە ئەەکەم کە سوودی توێژی بە ڕۆژووبوونە ئەمانە باسی با بڵێم ناوەندێ زانستیەکانی دنیا ئەەکەم بۆ نمونە باسی جۆرنەڵە بەناوبانگەکانەکەم وەکو لانسێتە وەکو نیو ئینگلند میدیسنە وەکو نەیچەرە هەندێک لەم توێژینەوانە سەبارەت بە سوودی ڕۆژووبوون و بە ڕۆژووبوون لەو جۆرنەڵانەیە بڵاو بووەتەوە و ئەمەوە بڵێم خۆشەویستان ئەو جۆرنەڵانە بە نسبەتی ئەوانەوە چەندێک گرنگە ئەزانی وەکو چی وایە وەکو لای ئێمە وەکو مسلمان وەکو چۆن لای ئێمە حەدیسی بوخاری و مسلم ئیتر کەوترا صحیحی بوخاری و مسلمە ئێمە چەندێ لە لای ئێمە مقدس و گرنگە ئاوها ئەو جۆرنەڵە لە لای ئەوان لە غەیرە مسلمان ئەوها مقدس و گرنگە بۆیە باسی سوودەکانی توێژینەوەی زانستی ئەەکەم لە لای ئەوان لەو جۆرنەڵانە بەڵین بڵاو بۆتەوە ئەمە خاڵی یەکەم خاڵی لەوەیە پرسیارێ بکرێ بڵێن دکتۆر باشە تۆ باس کە بووە بە حقیقەتێکی علمی و ئەم هەموو سوودە توێژینەوە زانستیانە هەیە سەبارەت بە ڕۆژووبوون چی داعیەکە من باسی بکەم بۆچی من باسی بکەم ئێستاکە چی گرنگێکە خۆمان بە ڕۆژوو ئەبین خۆشەویستان ئێمە یەکێک لە کێشە گرنگەکان ئەوەیە ڕاستە تۆ يعني من دڵنیام ئینشاءالله حکمەتی با بڵین ناحیە شەرعیەکە و ڕۆژووبوونە شەرعیەکە و با بڵین حکمەتە ئیلاهیەکە و بەدەستهێنی لە مانگی ڕەمەزانە بەڵام زۆر خۆشە لەگەڵ ئەوەی نیعمەتی حکمەتە با بڵین شەرعیەکە و بەدەستهێنا نیعمەتی دنیایەکە و زانستیەکەشی بەدەستبێنی بەڕاستی لەوەیشا زۆر گرنگە بۆ لەبەرەوەی کۆمەڵێ هەڵەی زۆر زانستی بەڕێزان لە توێژی لە بە ڕۆژووبوو نەکرێ واو لە ئینسانی مسلمانەکە کە ئەو سوودە زانستیانەی بە ڕۆژووبوونی بەدەست نهێنێ یعنی مەسەلەن بۆ نمونە هەندێک لەو هەڵانە باسەکەم بۆ نمونە یعنی مەسەلەن لە کاتی خواردنا بۆ نمونە یعنی جاری وا هەیە مەسەلەن کە ڕۆژوەشکێنی کاتێک ئینسان کە بە ڕۆژۆکەی ئەشکێنێ ئەڕوا مەسەلەن کۆمەڵێ خورما خوا دوای ئەوە کۆمەڵە شەربەتی ئەنواع و ئەشکال ئەخوا پاشان دەست ئەکا بە خواردنی پاقلاوە و شیرینی و یعنی تەسەورکن بەڕێزان یعنی لە یەک وزەی یەک پاقلەوایەک بە حدودی 15 خورمایە یان 13 بۆ 15 خورما وزەیتیایە یعنی تۆ بە یەک پاقلەوایەک یان یەک پاقلەوایەکە خواردەوە شیرینیەکە خواردووە یا برمەیەکە خواردووە حساب کە ژەمێکی تەواوت خواردووە هیچت پێویست نییە لە ڕووی وزەوە ئەو شەوە چرا ئەگەر بێت و ئەگەر چدا ئەگەر بێت و ئەم پاقلەوایە یان ئەم شیرینیە شیرینیەکی خراپیش بێ شیرینیەک بێ ئینسۆلینی بەرزکاتەوە شیرینیەک بێ کێشە بۆ دروستکە من باسی ئەو کەسانە ناکەم هەندێک کەس هەیە بە ڕۆژووبوون لە مانگی ڕەمەزانە ئیجازەیان پێدراوە ئیتر پێویست ناکە ئەوانە بگەڕێنەوە سەر بە ڕۆژووبوون فأما یەکێک لە هەڵەکانە هەڵەیەکتر لە هەڵەکان کە لە مانگی ڕەمەزانە ئەکرێ ئەمە لەگەڵیایە جگە لەوەی ئەوەی ئەم هەموو من طبعا ئەمانە بە ڤیدیۆ باسەکەین دوایی لە هەڵقەکانی ترا چ بخورێت لە کاتی بانگ بەرەبانگە و لە کاتی پارشێوات چ بخورێت بەڕاستی یەکێک لە هەڵەکانی ترە تا بەیانی ئینسان ئەمێنێتەوە ئینسانە مسلمان ئەمێنێتەوە بەبێ ئەوەی بخەوێ و تۆزە ئیسراحەتدا بەخۆی مەعلم باشتر وایە ئینسان بخەوێ چکە ئینسان کە نەخەوت واتە وزەی زیاتر وەرەگرێ خواردنی زیاتر ئەخوا هەچی سوودی بە ڕۆژووبوون هەیە تۆ لە دەستی دەی بەڕاستی ئەوە یەکێ لە مشکلەکانی ئێمە ینی کۆمەڵی هەڵی تر هەیە بەڕاستی لە مانگی ڕەمەزانە ئەکرێت من حەز ناکەم بەڕاستی خۆشەویستان دووبارە بکرێتەوە بۆ ئەوەی تۆ سوودە شەرعیەکان بینی خۆشەویستان تکام وایە با سوودە زانستیەکانی ڕۆژووی مانگی ڕەمەزانیش ببینی بەڕاستی ئەمە هەڵەکانی بە ڕۆژووبوونە ئەمە باسی ئەوە بکەم بە ڕۆژووبوون لە لای ئەوەی لە توێژینەوە زانستیەکان هاتووە لە چەند جۆرێک هاتووە یەکێک لەو جۆرانە کە باس کراوە پێڵن پیرۆدیک فاستینگ واتە لەوەیە لە با بڵین غەیرە موسڵمانەکان کە باسی بە ڕۆژووبوون من باسی بە ڕۆژووبوونی مانگی ڕەمەزان ناکەم باسی بە ڕۆژووبوون و ڕۆژووی مانگی ڕەمەزان زمنێک لە زمنێکی بە ڕۆژووبوون ئاەت خۆتان نەزانن ئەلەم ڕۆژووبوونە کە پێوتێ پیرۆدیک فاستن طبعاً یەکێک لە پرۆفیسۆرەکان کە
کە زۆر توێژینەوەی هەیە لەم بابەتەیە ناوی ڤالتێرە. ئەم پرۆفیسۆرە ئەوەی دۆزیێتەوە ئەگەر بێت و پیرۆدیک فاستینگ ئەنجام بە ئینسان ئەگەرین ئەنجامی با ئەو ئینسانە دوورەکاتەوە لە پیربوون، یعنی چەندێک خوارد چەندێک بە ڕۆژوو بێ پیرۆدیک فاستینی هەبێ لە ژیانی خۆیان ئەوەنە درەنگ پیرە بێ خانەکانی ئەوەنە درەنگ پیرە بێ ئەوەنە دوورە بێ لە نەخۆشیە درێژخایانەکە. ئەمە کۆمەڵێک توێژینەوەی زانستی کە پرۆفیسۆرێکە لە ناوی ڤالتێرە کردوێتی. یەکێک لە جۆرەکانی بە ڕۆژوو بوون کە پێوتێ 2-5 واتە 2 ڕۆژ بە ڕۆژوو بوون 5 ڕۆژ نان خواردنی اعتیادی وەکو لای خۆمان چۆن ئەڵێن دووشەمە و پێنجشەمە بڕزەبەت ئەمە هەیە بەڕاستی خۆشەویستان و ئەمە کۆمەڵێ زۆری توێژینەوەی زانستی سەبارەت بەم بابەتەیش هەیە و بڵاو کراوەتەوە لە ناوەندە زانستیەکان وەکو باسم کرد و یەکێک لەوانە ئەو پرۆفیسۆرانەی کە خاوەنی ئەم بیرۆکەیە کە یەکیان مایکل هێڤیە، تۆنی هۆڵە، پرۆفیسۆرێکی تر سەبارەت بە ناوی مارک مۆڵسن ئەمە پرۆفیسۆرێکی بواری خانەکانی مێشکە دۆزیەتەوە لە توێژینەوە زانستیەکانە کە ئەوەی 2 ڕۆژ بە ڕۆژوە بێ لە هەفتەیەکە ڕۆژوبوونی ئەوە نەک ڕۆژوبوونی با بڵین ڕەمەزان 2 ڕۆژ لە خۆی ئەگرێتەوە لە خواردنە لە 2 ڕۆژەیە 800 کیلۆکەلەری ئەخوا و ئەو 5 ڕۆژەکەی ترکە خواردنی اعتیادی ئەخوا دۆزیێتەوە ئەمانە دووری ئەخا ئینسان مرۆڤ دوورەخا لە تویژبوون بە کۆمەڵێ نەخۆشی مێشک و با بڵین لە بیر چوونەوە و پێوترێ دێمنشیا و کۆمەڵێ نەخۆشی مێشک. ئەمە خاوەنی ئەم بیرۆکەیە کە وتم کاڵێن 2-5. یەکێک لە جۆرەکانی تر بە ڕۆژوو جۆرەکانی تری بە ڕۆژوو بوون پێوتیە time restricting eating واتە خواردنەکە و ئەمەی جۆرێکە لە بە ڕۆژوو بوون خواردنەکە و لە ماوەی لە بە حدودی لەو 24 ساعتە لە 6 ساعتە ئەیخۆی لە خلالی 6 ساعتە خواردنەکە ئەخوای کا بە 2 ژەمەوە ئەیخوا لە خلالی ئەو 2 ژەمەیە بەو 2 ژەمەوەکو لای خۆمان چۆن ئێستاکە ئێمە 2 ژەممان هەیە لە 2 ژەمە ئەیخوا ئەو کاتەی تریژ کاتەکەی 16 ساعتە یان 18 ساعتە بە ڕۆژوە بێ. ئەو ڕۆژووبوونە ئەمە خاوەنی ئەم با بڵین ئەم بیرۆکەیە کە کۆمەڵێ خەڵکن یەکیشان پرۆفیسۆر ساچین پاندای پێوترێ کە ئەمەش یەکێکە لە جۆری بە ڕۆژووبوون بەڕاستی و سوودێکی زۆر زانستی هەیە لە پشتی ئەوە و هەروەها و پرۆفیسۆرە باسی نەخۆشی شەکرەکە باسی دابەزینی کێشەکە باسی نەخۆشەکانی خوێنەکە باسی کۆمەڵێ نەخۆشی دڵ و کۆمەڵێ ئەمان لەو نەخۆشیانەکە کە سوودێکی زۆرتە باشی هەیە. ئەگەڕێمەوە بۆ جۆرێکی تر لە ڕۆژووبوون هەیە کە لە توێژینەوە زانستیە بە ناوبانگەکانەوە کوتم لەو ناوەندە زانستیانە هەیە باسکراوە ئەویش پێوترێت دە فاست 800 واتە 800 کیلۆکەلەری خۆی واتە لە ڕۆژێکە لەو ڕۆژەیە 800 کیلۆکەلەری بۆیە ناوی ناوە یعنی با بڵین 800 کیلۆکەلەری لەبەرەوەی 800 کیلۆکەلەری لە ڕۆژێکا وەرگری وەلو لەوەیە لەو کاتەیە ئەو باسی ئەوە کە ئەگەر بێت و بە ڕۆژووبوونیشی تیان نەبێ بەڵام ئەتوانی یعنی یەکێک لەو ڕێگایانەی ئەتوانی بیکەی بە 2 ژەم ئەو 800 کیلۆکەلەریە وم دڵنیام خۆشەویستان بەڕێزان ئەگەر بێت و یعنی پەیڕەوی ئەم بەرنامانەی بکەی لەوێە هاتووە سوودێکی یەکجاری لە ڕۆژۆکە ئەبینی و لەگەڵەوەیشە سوودێکی بۆ لاشت زۆر ئەبێ. خاوەنی ئەم بیرۆکەیە کە پێوترێ ئەوش پرۆفیسۆرێکە لە زانکۆی نیوکاسل و لەگەڵ زانکۆی گلاسگۆ ئەوش پرۆفیسۆر ڕۆتایلەرە لەگەڵ مایکلینە ئەمانە بینیوانەتەوە ئەگەر بۆ شێوازە تۆ خواردن بخۆی ئەگەر 2 ژەم نان بخۆی 2 ژەمەکە وەکو لای ئێمە باسم کرد واتە ئەگەر وزەکەمان کەم بکەینەوە بەڕێزان چەندێ وزە و کەم بکەیتەوە من لە ڕۆژەکانی ترا باسیەکەم ئەو وەنە سوودی بە ڕۆژووبوونەکە و زیاتر ئەبێ ئەو وەنە
ئەوەنە دەستکەوتی سوودەکانت زیاترە بێ ئەمان باسی ئەوەیان کردووە کە ئەو کەسانی کە نەخۆشی شەکریان هەیە جۆری دوو کۆمەڵێ لەو کەسانە نەخۆشییان نەماوە لە خیلانی مانگەکە تقریبان 12 کیلۆیان دابەزانوە تەماشاکە گەر 12 کیلۆ چەوری لە لەشتایە دابەزێ بێ چ سوودێکی هەبێ جگە لەوە باسی باسی ڕێژەی ئەنسۆلیلیان کردو باسی خانەکانی لەشیان کردووە بۆ ئەنسۆلین باسی کۆمەڵێشتی سوودی تریانیش کردووە لە بابەتەکەی ئەمانە کۆمەڵێ سوودی توێژینەوەی سوودی بە ڕۆژووبوونە غەیرە مانگی ڕەمەزان بەڵام ئەو بۆ ڕۆژووبوونەی ئەوان کە ئێمەش دەتوانین ئەنجامی بین لە مانگی ڕەمەزانە بەڕاستی کۆمەڵێ سوودی تریش چیایە ڕۆژ بە ڕۆژووبوون بەڕاستی باس ناکرێت زۆرن بەڵام یەکێک هەندێک باسەکەم لەوانە بۆ نمونە لە ڕمانگی ڕەمەزانە گرۆت هۆرمۆن زیابێ بۆ ئەوەی ئێمە لەشمان ماسوولکەی نەسووتێنین لە لەشایە باسی لەوانە ئیسراحەتێکە دەین بە ئەندامەکانی لەشمان بەڵام گرنگترینیان ئێستاکە وشەیەکە کە یەکێک لەوانە زانایەکی گەورە لە بوارە لەم جایزەی نۆبڵی هێنا کە پێوترێ ئۆتۆفەیجیا ئەم ئۆتۆفەیجیای لە کاتی مرۆڤ وەختێکە خۆی ئەگێرێتەوە توی خۆی بە ڕۆژوو ئەکا لەشی ئەو خانانە کە مردوونە بەکاری ئەهێنێ باشە دوایە وەخت بۆ ئەوەی خانەکان زیندوو بوونەوە زیاتر خانەکان زیندوو ئەبێتەوە و تووشی خان و زیندوو بوونەکان ئەبێتەوە و خانەی باشی لە جیاتی دروستە بێ بە مەرجێک ئێمە خواردنێکی تەندروست بخۆین بەڕێزان کە وەکو من باسم کرد ئەمە کۆمەڵێت سوودی توێژینەوەی کە سوودی زانستیە لە پشتی بە ڕۆژووبوون و هەروەها لە پشتی بە ڕۆژووبوونی مانگی ڕەمەزان بەڵام بە مەرجێ خۆشەویستان وەکو باسم کرد ئەبێ ئەو مەرجانەی تیابێ کە خواردنەکانمان کەمکەیتەوە دوور بین لەو خواردنانەی کە ئینشاءڵڵا لە ئەڵلقەکانی ترا من باسیەکەم ئینشاءڵڵا پشتیوان بەخوا داواکارم لە خوای گەورە جارێکی کە ڕۆژووی مانگی ڕەمەزان لە هەموو لایە قبولکە خوای گەورە تاعاتمان لێ قبولکە ئینشاءڵڵا بۆ ئەڵلقەیەکی در خواتان لەگەڵ سەلام عەلەیکوم ڕەحمەت الله بەڕگەی ڕۆژووی تەندروست بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین پێشکەش کرا. دووبارە سڵاوتان لێبێت دیارە چکە دەرفەتی بەرنامەکەمان تەواو بە کۆتا گەشتووە دەچمە لای وەڵامی ڕاستی پرسیارەکەن و تیر و پشک بۆ ئەوەی کە بزانین کێ وەڵامی ڕاستی زانی و یاخودەوانی کە لە تیر و پشکەکەیان ناویان دەرەچێت. پرسیاری یەکەمان ناوی چه شارێکی عێراق لە قورئانی پیرۆزدا هاتووە؟ وەڵامی ڕاست شاری بابل بوو. کام هاوڵی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت ناوی لە قورئاندا هاتووە زەیدە ڕەزا ڕەحمەتی خوای لەسەر بێت. ڕۆژووی ڕەمەزان لە ساڵی چەندی کۆچی لەسەر مسلمانان فەرز کرا؟ لە ساڵی دووی کۆچی فەرز کرا. بەڵە بەڕێزان ئەو خوشکوبرانەی کە پەیوەندیان کرد و پەیوەندیەکانیشیان وەڵامەکانیشان ڕاست بوو غێری دوو بەڕێز ئەژینە هەمویان پەیوەندیەکانیان کە کردووە وەڵامەکانیان ڕاست بووە ئێستا ئێمە کردومانەتە ئەم قوتووە و ناوەکانمان نووسیوم شوشەیە بە بەرچاوی ئێوە زۆر بە شەفافی یەک ناو کەک جەلال یەک ناو چکە هەر شەوی کەسێک هەڵدەبژێرین دوجار لە کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان کە تقریباً 30 کەس دەردەچن لە ناو 30 کەسەکەدا 2 کەس خەڵاتی تایبەتیان پێشکەش دەکەین. سەیریشم ناکرد. لە چەمچەماڵەوە سندوس فەرەیدون ناوی لا تیر و پشکی ئەم شەودا دەرچووە. سندوس خان دەبێتەوە لە کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزاندا جارێکتر ناو دەچێتە ناو تیر و پشکەوە لە بەرەوەی کە بینەری بەرنامەکەمان بە بەردەوام بە لەگەڵماندانە بڕێیت بۆ هیوایی کە لە کۆتا شەوی مانگی پیرۆزی ڕەمەزاندا جەنابەت یەکێکبی لەو دوو کەسانەی کە جارێکی دیکە تیر و پشک دەکەین و ناوی دەردەچێت لە لەوانەی کە دەبێت خەڵاتی تایبەتی کەناڵیان پێشکەش بکەین. کەواتە ئەمە خۆناغێکی تێپەڕانە خۆناغێکی بەڵە بینەرانی بەڕێز و خۆشەویست ڕۆژوانانی ئازیز بینەرانی خۆشەویستمان بەم شێوازەش بڕگە و بابەتەکانی ئەڵلقەی ئەم جارەی بهری ڕەمەزان
بە پایان گەیشت تا سبەی شەو کاتژمێر 11 و 15 خولەک ڕاستەخۆ دێنەوەلاتان هەموو لایەک بەخوای گەورە ئەسپێرین سوپاس بۆ برایانی پشتی کامێرە بۆ برایان لە ژووری کۆنتترۆلی پەخش سپاس کاکدانە بینەرانی عزیز لە پەنای خوادابن تاعاتان قبول بێت خواتان